زانای خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک برگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون کە دەخوازین تا کۆتایی بینەرمان من بۆی کە سوودمەند بن لە تەواوی برگە و بابەتەکانی ئەمڕۆمان. زۆر سوپاس زانیار بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێبێ واسوودە و کامران بن. ئەمڕۆ لەگەڵ هاوکارم دانیار و بە هاوکاری هاوکارانمان لە پەیام کۆمەڵێک برگە و بابەتمان بۆ ئامادە کردوون لەو بابەتانەش دەمانەوێت قسەی لەسەر بکەین. لەناو کۆمەلگایەکی موسڵمان تاکێکی موسڵمان چۆن بتوانێت ئەمر بە چاکە بکە و ڕێگری لە خراپکە بکە، چۆن پاڵپشتی باشە بێت و وەروە دژی خراپە بوەسێتەوە. زۆر جار ڕەنگە بە کردارێک، بە ڕەفتارێک، بە قسەیەک، بە نووسینێک، بە خەتێک پاڵپشتی و پشگیری خۆمان بۆ زاڵم دەربڕی بێوەی بە خۆمان بزانین و پێشمان وا بێ حاڵەتێکی ئاساییە. زانایەکی ینی میوانمان دەبێت شیکردنەوەیەک لەو بارەوە دەکەین بۆی مسلمانان تووشی هەڵە و هەروەها بە پێچوانەوە تووشی خێر بن. لازان لە تەوەری دومی بەرنامەکەشماندا باز لە خواردنی ترخێنە دەکەین بۆ پێی کە وردەوردە بەرەوەرزی پاییز و زستان دەچین. زۆرێک لە خواردنە کوردەواریەکان کە سوودێکی زۆری تەندروستیان هەیە لە ئێستادا وردەوەدا هاوڵاتیان حەزی پێ دەکەن و دەیخۆنێکێک لەو خواردانە خواردنی ترخێنەیە کە کۆمەڵێک خواردن و بەهای خۆراکی لە خۆی دەگرێت. بزانین جگە لە تامە خۆشەکەی و ئەو چێژەی کە هەیەی بزانین سوودەکانی چین لە ڕووی تەندروستیەوە میوانێکمان لەو بارەوە گفتوگوی لەگەڵ دەکەین کە تەوەری دوم ئامادە دەبێت وە دەست پێک دەچینە لای کەش و هاوزانی گۆڕانکاریە کەش و هەوایەکان چین پێکەوە بینەری دێت. بەڵازان و خۆشەویستان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە پشتگیریکردنی زوڵم و ستەم دەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. زانین ئەوانەی کە پشتگیری زوڵم و ستەم دەکەن تەنها بەڕێگەی کردارەوە دەبێت یاخود زۆر جار بەوتن بە قسەیەک یاخود بە نووسینەوە بوو هاوکارم ئاماژەی پێکرد یاخود زۆر جار بە پەنجەمۆرێک یان ئیمزاکردنێک دەبیتە پاڵپشتی ئەو زوڵم و ستەمەی کە ئەو کەسە دەیکات. گفتوگۆ لەو بارەوەی دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ناسر مستەفا زانای ئاینی. مامۆستا زۆر بەخێر بێت. زۆر سپاس. سەلامەت بن خۆشتان. مامۆستا ئەگەر سەرەتا باز لە زوڵم و ستەم بکەین ئاینی پیرۆزی ئیسلام چۆن دەڕوانێتە زوڵم و ستەمەوە کێنەوە کەسانەی کە زوڵم و ستەم دەکەن؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. طبعا ظلم و ستەم یەکێکە لە گوناهە گەورەکان. خوای پەروەردگار سبحانه وتعالى لە حەدیثی قودسیە بۆ خۆی فەرمیەتی ئەی بەندەکانم من زوڵم و ستەم لەسەر خۆم حرام کردووە کە لە ئێوەی بکەم و لە بینی ئێوەشدا حرامم کردووە کە یەکێک لە ئێوە زوڵم لەوەی ترتان بکە. کەواتە زوڵم و ستەم بە هەر بوارێک بێ لە هەر بوارێکا بێ حرامە و یەکێکە لە گوناهە گەورەکان و ئەو کەسەی کە زوڵم و ستەمەکە ئەگەر حەقی خەڵکی لابێ ئەگەر حەقەکەی بۆ نەگەڕێتەوە گەرم کەسە تۆبەش بکە خوای پەروەردگار سوبحانه وتعالى لە قیامەتە دووچاری لێپرسینەوە و سزادانیەکە لەسەر ئەوەی کە لە دنیادا زوڵم و ستەمی لە خەڵک کردووە. زۆر باشە مامۆستا بە دیاریکراوی
پشتگیریکردن من ستەم لە خەڵکەکەم ماڵی خەڵگە خۆم خراپم لەگەڵ خەڵک بەڵام کۆمەڵێک پشتگیریم دەکەن کۆمەڵێک هانم دەدەن کۆمەڵێک ڕێگریم لێ ناکەن جیاوازی من و ئەوانەی تر لە ڕوانگەی دینیەوە یاخود گوناهی ئەوانیش وەکوهی منە یاخود ئەوان بێگوناهن و من ئیشەکەم کردووە طبعا ئەگەر تەماشا بکەین خی پەروەردگارە فەرمی ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكوا النار يعني تركنوا زانایانە فەرمون مەیلی دڵایە خی پەروەردگار حرام و قەدەغەی کردووە کە ئینسان لە دڵیشدا مەیلی هەبێ خۆشەویستی هەبێ بۆ کەسێک کە زۆڵ مستەمەکە ئەجا ئەم کەسەی کە کەسێک زوڵمەکە ئەم دێ پشتیوانی ئەکا ئەم دێ سەری ئەخا ئەم دێ دەستی ئەگرێ بۆی لەسەر زوڵمەکە بەردەوام بێ وەکو کابرای زاڵم وایە فەرمێ یەکێک لە ئیمامی ئەحمەدی پرسی لەو کاتەدا کە ئیمامی ئەحمەد بند کرابوو گیرابوو سجن بوو دیارە یەکێک لە پۆلیسەکان پێی گوتی من لەگەڵ ئەوە نیم ئایا منیش حسابی ئەو زاڵ مستەمکارانم بۆ کرێ ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ فەرمووی تۆ هەر بۆ خۆت زاڵمی ئەو کەسەی کە جلەکە بۆ تۆ ئەدوورێ کە جلێکی تایبەتی ئەو دیارە ئەو سەردەمە بۆ پۆلیس و کار بەدەستی و کاتە لەبەری کردووە فەرموویەتی ئەو کەسە شەریکی زوڵمەکەی کەواتە ئەگەر کەسێک زوڵم بکا و من و تۆ پشتیوانی ببین و سەری خین لەسەر زوڵ مستەمەکە و بەردەوام لەسەر زوڵ مستەمەکە منیش من و تۆش وەکو کابرای زاڵ مستەمکار واین بەڕاستی زۆر باش ماوەستا زۆر جار ئەوانەی کە پشتگیری دەکەلانی بە کردار بێت بۆی دەجەنگێ وەکو خۆت ئاماژت پێکردلانی حرەسێک بێت یاخود لە پاسەوانێکی بێ لە شوێنێکە بەڵام هەنێک مسلمان هەیە کە نوێژ دەکا ڕۆژوو دەگریان هەموو ڕوکنەکانیانی پرۆیسلام جێبەجێ دەکا بەڵام بەوچن و بە مناقەشە و بە زۆر شتی دیکە پشتگیری ئەو زوڵمە دەکات وای ڕادەگەینێکە و کەسە زوڵم ناکات ئایا میشار بەشدارە لەو زوڵ مستەمیکە دەکات طبعا ئێمە کە ئەڵین زوڵم حرامە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ما رأى منكم منكرا فليغيره بيده ئەگەر کەسێک لە ئێوە خراپەیەکی بینی بێشەرعیەکی بینی شتێکی بینی کە کەسێک حرامێکەکە قەدەغە کراوێک ئەنجامەدا ئێوە هەوڵ بدەن بە دەستان بیگۆڕن کەواتە ئەو کەسەی کە زوڵ مستەمەکە بێشەرعیەکە خراپەکاریەکە ئەگەر من و تۆ لە دەسەڵاتمانە ببێت دەستی بگرین و لە زوڵمەکە نێڵین چکە زوڵم بکە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر نەتانتوانی بەدەست فبلسانه بەدەم بیگۆڕن یعنی بەدەم تۆ بلانی کەمە بێ بڵێ ئەم کەسە کاکە ئەوە تۆ ئیشەی تۆ ئیکەی ئەوڵ سوکەوتەی تۆ ئیکەی ئەو مامەڵەی کە لەگەڵ خەڵکدا ئیکەی ئەمە زوڵ مستەمە ئیکەی ئەوە تۆ حەق و مافی خەڵکە پێشێلی ئەەکەی نابێ ئەمە ئەنجام بدەیت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بەشی فەرمودەکەیە فەرمی ئەگەر بەدەمیش نەتانەتوانی بێ بەدڵ هەر پێتان ناخۆش بێ ئەگەر کەسێک ئەمانە نەبوو کەواتە کابرا هەر وەکو ئەو وایە پشتیوانی لە زاڵمەکە بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەکەی تردا فەرمێ انصر أخاك ظالما أو مظلوما براكت سرخة أجر استمكارا وأجر استم ليكراوة فرمي بيغمري خو أزاين أو كسي كستمي ليكراوة سريخين معناك أويا كإما دستي بجرين كشري لسرب كين كما فكي بورجنو بلا ما يو كسي زعم مستمكارة شون دستي بجرين لسر ظلم مستمكارك پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی مێڵن زوڵ مستەمەکە بکە ئاگاداری بکەنەوە دەستی بگرن ڕایگرن لەسەر ئەو زوڵ مستەمە ئەوە ئێوە براکەتان سەرخستووە کەواتە ئەگەر من و تۆ کەسێک زوڵ مستەمەکە ئەبێ بەڕاستی لە ئەضعەف الئیمان ئەبێ ئەوە بێ پێمان ناخۆش بێ ئەجا ئەگەر من و تۆ پشتیوانی بکەین ئەگەر تەییدی بکەین ئەگەر چەپڵەی بۆ لێین ئەمە ئێمە هەر وەکو وایە کە کابرا زوڵ مستەمەکەمان کردبێ بۆ ئەگەر لە کۆمەڵگادا لە هەر شوێنێک ئەگەر کەسێک هەر هەڵسوکەوتێکی هەبوو هەر مامەڵەیەکی هەبوو بە هەر شێوازێک هەڵسوکەوتێکن لەگەڵ خەڵکە ئەگەر کەسێک نەیگو ئەو ئیشەی تۆ خراپە ئەو مامەڵە و هەڵسوکەوتەی تۆ ناشیرنە خەڵک هەر چەپڵەی بۆ لێدا دیارە ئەمەڵێ من لەسەر حەقم بەڵام ئەگەر چوار کەس هەبوو لە ناو کۆمەڵەکە وتیان کاکە ئەو ئیشەی تۆ ناشیرنە ئەو ئیشەی تۆ بێشەرعیە و ئیشەی تۆ دوورە لە بەهایەتی ئینسانیەت و مرۆڤیەتیەوە کابرا بە خۆی ئاچێتەوە ئەڵێ دیارە من شتێکی خراپم کردو بۆیە بەڕاستی ئەبێ ئێمە هەمومان ئەوەی کە ئەهلی مزگەوتین ئەوەی کە خۆمان بە مسلمانە زانین ئەوەی خۆمان بە شوێنکەوتەی پێغەمبەر زانین صلی الله عليه وسلم بەڕاستی ئەبێ هەر کەسێک لە هەر ئاستێکا بێ لە هەر شوێنێک بێ مادام ئێمە ئەهلی مزگەوتین زوڵ مستەمەکە کارێکی بێشەرعیەکە کارێکی ناشیرنەکە ئەبێ دەستی بگرین ئەبێ ئاگاداری کەینەوە لەوەی کە زوڵ مستەم نەکا بەڕاستی زۆر باشە مامۆستا یعنی حملەتی خاباتمان لە پێشە ڕەنگە هەر بابەتێک بکەینەوە بچێتە قاڵبی بانگەشەوە بەڵام بەرحاڵێ مە شەرمی لێ ناکەین بە شانازیشەوە بابەتێک هەیە من شخصی خۆم هەر جارێک لە کاتی نیوەڕۆ بەتایبەت لە شاری سلێمانی ڕێم کەوت بێتە هەر مزگەوتێک بەڕاستی شوێنم نەبووە گەر کەمێک درەنگ بڕۆم
بێمێت نی لە کۆمەڵگای کوردی ڕێژەیەکی زۆر ئەهلی نوێژ و ڕۆژوو زەکات و حەج و داوێن پاک و دەستپاکمان هەیە سەرگەردانیەک لە خەڵک دروست بووە ڕەنگە هەمان ئەو کەسانەی لە مزگەوتەکانیش بن یەقینێکیان بۆ دروست بۆ کۆمەڵی قسەیان بۆ کراوەوە پێیان وایە ئیشێکی باش دەکەن بۆ نمونە لە کوردستان کۆمەڵێکی هێزمان هەیە بە ئیسلامی بە غەیری ئیسلامی بە نیشتیمانی بە دیموکراتی بۆ کۆمەڵێک بابەتی تر بەڵام لە کۆتاییە یعنی زۆر ڕوونە ئەو نادادگەریە لە کوردستان هەیە ئەو زوڵم مستەمەی ئەو بڕینی موچە یعنی زوڵمکردن لە مامۆستایینی لە هەموو سێکتەرەکان یعنی ئەمە قسەی ئەمەنیە و نامانەوێت خراپەی کەس بڵێن بەڵام وازحە دەبینی لە کۆتاییە قورسایی ئەوانەی کە زوڵم مستەمەکەن زۆر زیاترە لەوانەی کە شەڕ بۆ خەڵکیەکەن لە کاتێکی شاهەر ئەم خەڵکەی ناو مزگەوت و شەقام و کاسب و بازاڕەکانن ئەمان دەخەن ئێرە و ئەمانیش لێرە ماونەتەوە ئەم سەرگەردانیە بۆ دروست بووە هاوڵاتی گیری خواردووە پێی وایە دەنگدانە انتخاباتە پشتگیریکردنە لە بابەتێک ئەمە تەنها بۆ دنیاە و سیاست و ڕەبتی بە قیامەت و دین و کاریگەری گوناه و ئەمانەوە نیە ئەم سەرگەردانیە لای تاکێکی ڕەنگە مسلمانی نوێشکەری زۆر لە منیش ملتەزیمتر و بەڕێستریش بێت و بەڵام لایەنگریان دۆستی پارتێک بێت کە ئیسلامی نەبێ تەوان ئێمە بێ ئەوە بزانین ئینسان لەم کۆمەلگایی کە ئێمە ئەژین بەڕاستی لە بچووکترین کەسەوە تاکو و گەورەترین کەس هەمومان ناڕازین هەمومان ئەڵی ستەم هەیە هەمومان ئەڵی زوڵم هەیە هەمومان ئەڵین بە شێوازێک لە شێوازەکان هەمومان حەق و مافمان لەم وڵاتەدا پێشێلەکرێ ئەو کێش پێشێلیەکە ئەو حیزبولایانانە پێشێلیەکەن کە دەسەڵاتدارن ئەو خەڵکانی کە لە حەڤەی شوبات و لە ساڵەکانی ڕابردوو داهاتووە دێنە سەرجادە بەڕاستیار ئەو خەڵکانن ئەمڕۆ بەدووە دەسەڵاتدارەکانە کەون و چەپڵیان بۆ لێن و شاییان بۆکەن و هونەرمەندیان بۆ ئەگرن و پیانە هەڵەیەن بەڕاستیار ئەو خەڵکەن بۆ لەبەرەوەی هەموو جارێک زانایانە فەرم ڕەحمەتی خۆیان لێبێ فەرمونون زاڵم و ستەمکار خەڵک دروستیەکە ئەگەر ئەم کەسەی کە هەتاکو ئێستا 30 ساڵە ئەم خەڵکە ئەچەوسێندرێتەوە ماف و حەق و پێ ئەو شتانی کە حەق و مافی خۆیەتی ڕۆژانە پێشێلەکرێ هەر ئەم دەسەڵاتدارانەیەکەن بەڵام چی ئەم دەسەڵاتدارانەی وا لێ کردووە ئەم میلەت و شەعبە وای لێ کردو ئەو خەڵکەی کە لە مزگەوتایە بەڕاستی کابرا دێ 5 فەرزە لە مزگەوتا نوێژ بە جەماعە دەکا بەڵام چەپڵە بۆ کەسێک لێدا کە ڕۆژە تا ئێوارە زوڵم و خستەم لە خەڵکەکە بەڕاستی ئێمە ئەبێ خەڵکی خۆمان هۆشیارکەینەوە ئاگاداریان کەینەوە بەڕاستی دینداری و مسلمانەتی و خواناسی بەڕاستی لەگەڵ ئەوەدا ناگونجێ ئینسانی مسلمان پشتیوانی لە زاڵم و ستەمکار بکە ئەوجا ئەو حیزبەی کە زوڵم و ستەمەکە ئەگەر عەلمانی و چەپ بێ یاخود ئەگەر دروشمێکی ئیسلامی هەڵگرت بێ بەڵام زوڵم و ستەم لە خەڵک بکە خوای پەروەردگار لەگەڵ ئەوە نیە ئیمامی ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ قسەیەکی زۆر جوانێ ئەفەرمێ خوای پەروەردگار تەییدی حکومەتێکی دادپەروەر ئەکا ئەگەر حکومەتەکە کافری بێ ئەگەر کەسانێکی بەڕێوەی بەرن کە ئیلتیزامی دینیان نەبێ بەڵام خوای پەروەردگار خۆشی لە حکومەتێک نایە کە حکومەتەکە زاڵم و ستەمکارە بەڵام ئەو خەڵکە ئەو کەسانی کە بەڕێوەیە بن بە حساب مسلمانن بەڵام دادپەروەر نین بەڵام زوڵم و ستەم لە میلەتەکەی خۆیانەکەن کەواتە بەڕاستی ئەبێ ئێمە هەمومانەوە بزانین ئەوەی کە لە مزگەوتایە ئەوەی لە مزگەوتانی ئەوەی لە سەرجادەیە ئەوەی هاتۆتە سەرجادە بەڕاستی ئەبێ ئێمە هەمومان ئەو ڕۆژانەمان لەبیر نەچێتەوە کە خەڵکیان بەرشەق ئەدا کە لە خەڵکیان ئەدا کە خەڵکیان ئەگرت بۆ لە بەرەوەی کابرا هاتۆتە سەرجادە داوای ماف و حەقی خۆیەکە داوای موچەی ماگانەی خۆیەکە ئێستا بەڕاستی چەند ساڵە موچەی ئەو خەڵکە پاشەکەوت دەکرێت نیوەی ئەدرێ مانگ چەند مانگی هەر خوراوە هەر دیار نییە بەڵام موچەی هەر ئەو خەڵکەشەوە بەڵام ئەو خەڵکە ئەوەتانێ هاتوو هەر چەپڵی بۆ لێ ئەیە و هەر دەستخۆشی لێ ئەکات تۆ ئەگەر کەسێک خراپەی کرد ئەگەر ئیشێکی کرد بەدڵن نەبوو بەڕاستی ئەبێ دەستی بگری بەڵام تۆ کە چەپڵە بۆ لێ یعنی تەیید دەکەم و هەر بەردەوام بە ئەو خەڵکەی کە ئەمڕۆ لەم کاتی ئینتیخاباتەدا چەپڵە بۆ دەسەڵاتدارەکان لێن بۆ ئەو کەسانە لێن بەڕاستی کە چەند ساڵە قوتیان نەخۆن چەند مانگە معاشەکانیان پاشەکەوت دەکەن چەند ساڵە زوڵم و ستەمیان لێەکەن ئەمە هە بەردەوامە بن بۆیە بەڕاستی ئەبێ خەڵک بە خۆیان بچێتەوە ئەگەر ئەمان هەر چەپڵیان بۆ لێن ئەوانیشە لەسەر زوڵم و ستەمەکەی خۆیان بەردەوامە زۆر باش مامۆستانی بە دیاریکراوی بەڕاستە خۆی ئەگەر بیڵین مسلمانێک دەچێتە سەر سندوقی دەنگدان و لیستەکەی لە بەردەمایە لایەنێک کە باگراوندێکی خراپی هەیە و زوڵم و ستەمی کردووە و گەندەڵی کردو و نادادی کردووە سەحێگەیە لەو لیستەیە خودی لەو لایەنە
ئایا بەتەواتی بەشدارە بێت لە هەموو ئەو زوڵم و ستەمە و لەگەڵیشیدا ئەگە پشتگیری و سەحبا لە هەنێکە بەردەوام کاری باشە دەکات بەردەوام خەریکی خێرخوازیە بەردەوام خەریکی کاری بەخشینە ئەو خێر و چاکەی ئەو لانی دەست دەکەوێت خۆی تەبعانە بێمە ئەوە بزانین ئینسان لە ژیانی دنیادا پشتیوانی لە هەر شتێک بکە ئەگەر پشتیوانی لە چاکە کرد لە چاکەی ئەو کەسە بەشدارەکە پشتیوانی لێ کردو و هەر کەسێکی خراپە بکات تۆ پشتیوانی لێ بکەی وەک ئەوە وایە تۆ خراپەکە و کردو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من دل على خير فله مثل أجر فاعله هەر کەسێک یارمەتی دەربێ لەگەڵ کەسێکا کە ئەو کەسە کاروکردەوەی چاکەکە وەکو ئەم کەسە مادام یارمەتیدا وەکو ئەو کەسە وایە کە کاروکردەوە چاکەکی کردبێ کەواتە مەفهومی مخالفەکەی ئەگەر کەسێک یارمەتی کەسێک بدا کە خراپە ئەکا وەکو ئەو وایە خراپەکەی کردبێ لە مەسەلەی کوشتن و قەتڵە کە خوای پەروەردگار سبحانه وتعالى قەتڵی حرام کردووە زانایان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر تۆ بە وشەیەک بە نی وشە بەشداری بکەی بڵێ دەبی کوژە دەوای لێ بکە وەکو ئەو کابرای قاتیلەکە وای کەواتە ئێمە لەم فەرمودانەوە فێرە بین ئەگەر هەر کەسێک لە هەر شوێنێک بێ لەم دنیاەدا ئەگەر پشتیوانی لە کەسێ بکە کە کار و کردەوەی چاکە و جوانەکە ئەم کەسە لەو کردەوە چاک و جوانانەدا بەشدارە و هەر کەسێک پشتیوانی لە کەسێ بکە کە خراپەکارە کە زاڵمە کە ستەمکارە کە خوێن ڕێژە کە پیاوکوژە بەڕاستی وەکو ئەوە وایە کە ئەم کەسە ئەو کارە خراپانەی کردبێ بۆ لە بەرەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو شێوەی ئامۆژگاریمانەکە کەواتە ئێمە هەمومان بەڕاستی ئەبێ ئەوە فێر ببین و مادام خۆمان بە ئەهلی قیبلە ئەزانین خۆمان بە مسلمان ئەزانین ئەبێ ئەوە فێر ببین کە پشتیوانی لە کەسی چاک بکەین پشتیوانی لە کەسی مسلمان بکەین پشتیوانی لە کەسی لەخوا ترس بکەین بۆ لەبەرەوەی ئەم کەسی کە لەخوا ترسە لای کەمی کاتێک کە ئەچێتە پەرلەمان کاتێک کە بێتە ئەندام پەرلەمان ئەگەر کار و کردەوەی چاکەش زۆر نەکا گوناه ناکە عرق ناخوا مەشروب ناخوا داوێن پیسی ناکە بەڵام لەوانەیە ئەو کەسانەی ترکە ئیلتیزامی دینیان نەبێ ئەم شتانیان هەموو لێ چاوەڕوانەکرێ ئێمە ناڵێن ئەیکەن بەڵام کەسێک وەکو حەدیثەکە فەرمی ئیزا لەم تەستەحی فەصنع ما شئت ئەگەر کابرا ترسی خوای نەبێ هەموو لایەنەکانی تری بۆ کراوەیە بەڵام ئەم کەسەی کە مسلمانە بەڕاستی من ئەچم دەنگێکی پێم هەر کار و کردەوەیکی چاکاکە من تایە بەشدار بوو بەڵام بینی خۆم و خوا مادام من لە ڕووی دینداری مسلمانەتی و ئەم کەسە هەڵەبژێرم لە چاکەکانیان بەشدارم بەڵام بینی خۆم و خوا ئەڵێم لە خراپەکانیان بەشدارین بۆ لەبەر ئەوەی من لەم لایەنەوە دەنگ بەم کەسایم کە کەسێکی مسلمان و متەزیم و لەخوا ترسە زۆر باشە مامۆستاکەواتە بە لەو بازنەیە هەنگاوێک بینە پێشتر کۆمەلگایەک بەم شێوەیە یان بەگشتی ئەهلی پشگیریکردن لە ستەم بێت و ئەهلی پشگیریکردن لە کاری چاکە نەبێ یا خۆت بچووکی کەینەوە بۆ نێوان خێزانەکان برا لەگەڵ برا ژن لەگەڵ خێزانەکەی مێد لەگەڵ هاوسەرەکەی کە مافی یەکتر بخۆن لەگەڵ یەک باژان بن باوک لەگەڵ کوڕ لەگەڵ باوک بەگشتی نەتیجەی ئەم کۆمەلگایە چی بەسەردێ مامۆستا وەک دەزانی ساڵێکی قورسی وشکە ساڵیمان بەڕێ کرد ئەگەر و نیشانەکانیش بۆ ساڵی داهات و هیچ باش نین ئەمە بەری ئەو کارانەی خۆمانە کردومانە هەر بەڕاستی ئەمە ئەکرێ بە پەیامێک و بە خەبەرێک وەریگرین کە تۆزێک بە خۆمانە بچینەوە یان ئەمە حاڵەتێکەوە زۆر جار کۆمەڵی قسەکرێ بۆ لەش فڵان شوێن باری خۆ زۆر کافریشن لە کاتێکا ڕاستە کافرە وەک باست کرد بەڵام دادوەری لەوێ هەیە تەبعانە بێ ئێمە ئەوە بزانین کۆمەڵگای مسلمان خوای پەروەردگار سوبحانەوە وتەعالە ئەم کۆمەلگایە کە مسلمانە ئیدعا و بانگەوازی دینداری ئەکا خوای پەروەردگار ئەگەر گوناه و تاوانێکی لێ دەرکەوێت لەوانەیە خوای پەروەردگار بەوەی ئەو گوناه و تاوانەوە عقوبەیان بە چۆن ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای بێ لێ بێ لە سەردەمی خۆیدا و مەلەرزەیەک هاو لە مەدینەیە فەرمی ئەگەر جارێکی تر دووبارە بێتەوە من خەڵکی مەدینە هەمووی عقوبایە بۆ لەبەر ئەوەی گوناه و تاوانێکرێ لەم شارەدا بۆیە بۆ مەلەرزە لەم شارەدا کەواتە ئێمە دووچاری هەر شتێکە بینەوە بەڕاستی وەکو مسلمان دووچاری هەر ناڕەحەتێکە بینەوە لە ژیانماندا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەم ئینسانە گوناه و تاوانێکی کردو بینی خۆی و خوا بۆیە دووچاری ئەم ناڕەحەتیە بۆتەوە لە ژیانی خۆیدا کەواتە ئێمە ئەبێ هەمومان بینی خۆمان و خوای پەروەردگار تەوبەیەکی نەسوح بکەین و کار و کردەوەی چاکە لە بینی خۆمان و خوادا بەڵێنی ئەوە بدەین کردەوەی چاکە دینداری و مسلمانەتی لە هەر شوێنێک بێ ئێمە لەوێ بین بۆ لەبەرەوەی خوای پەروەردگار لە باسی چیرۆکی نوحدا
أفرميتي فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا يكك له كاري باران بارين لا أويك إنسان كان لجياني خوان دا ژیانیان خۆشە بێ خوای پەروەردگار بەرەکەت و خۆشی ئاسمان و زەویان پێ بەخشێ بەهۆی چیەوە بەهۆی تۆبەیانەوەی بەوەی ئەوەوە کە گەڕاونەوە بۆ لای خوای پەروەردگار کەواتە ئێمە ئەگەر بمانەوێ ژیانی دنیامان خۆش بێ ئەگەر بمانێ وڵاتەکەمان بێکێشە و مەشاکیل بێ بەڕاستی ئەبێت چی بێ ئەبێ ئێمە هەمومان بینی خۆمان وخوا تەوبەیەکی نەسوح بکەین لە هەموو ئەو گوناه و تاوانانەی کردومانە و لە هەموو ئەو شتانەی کە ئێمە لەو پێش کردومانە ئەبێ لی پەشیمان بینەوە بە تایبەتیش لەوەی کە ئێمە پشتیوانی زاڵم و ستەمکار نەبین لە هیچ کایەکی ژیانی خۆماندا بۆ بەڕاستی پشتیوانیکردن لە کەسێک کە زوڵم و ستەمەکە حەق و مافی خەڵک پێشێلەکە بەڕاستی یەکێکە لە گوناهە گەورەکان و خوای پەروەردگاری سوبحانەهو وتەعالا یەکێک لەو شتانەی کە عیقاب ئەگرێ لە بەندەکانی خۆی بەهۆی گوناه و تاوانەکانەوەیە بە تایبەتیش گوناه و تاوانە گەورەکان. زۆر باش مامۆستا بە درێژایی مێژوو کەسانی کە زوڵم و ستەمیان کردووە هەوڵیان ناوە بۆ مانەوەی خۆیان لە ڕووی مادی و پارە و پولەوە کە ئەوانی لە دەوروبەریان پشتگیریان بکەن تا چەند گرنگە مسلمان نەکەوێتە ژێر ئەو بارەوە هەڵ نەخەڵەتێت بەوەی کە پارەیەکی دەست بکەوێت و بێ پشتگیری ئەو زوڵم و ستەمە بکات. طبعا یەکێک لە هۆکاریمانەوەی هەر زاڵم و ستەمکارێک ئەوەیە کۆمەڵی خەڵک لە خۆی کۆئەکاتەوە و ژیانیان بۆ خۆشەکە ئیتر بە هەر ئەندازەیەک بۆی بکرێ ژیانی ئەو خەڵکە خۆشەکە بۆ لەبەر ئەوەی پشتیوانی لێ بکەن و ئەم کابرایە ئەم کەسە هەر بمێنێتەوە و هەر ئەو خەڵکەی تری ئەوەی لە خوارەوە هەر بچەوسێنێتەوە. طبعا مادام ئەم کەسانە پشتیوانی لە زاڵم و ستەمکارەکەن پشتیوانی لەم کەسە ئەکەن کە بمێنێتەوە بەڕاستی ئەم کەسانە کەسێکی گوناهبارن کەسێکی تاوانکارن بۆ لەبەرەوەی هۆکارن بۆ مانەوەی ئەم زاڵم و ستەمکارە نەیانتوانیوە لە چواردەورەی بەرپرسێکن مەسئولێکن کاربەدەستێکن کاتێک کە ئەبینن زوڵ مستەمێکە کە ئەم کەسە نایان دەستی بگرن و بڵێن حەقەکە ئەمەیان نییە و ئەوەیانە دادپەروەری ڕازگۆیی عەدالەت لەمەیانە نەک لەوەیانە خۆ هەموو بەرپرسەکانی کە لە وڵاتەدا خەڵک دێتە سەرجادە خەڵک داوای هەر ئاوی ئاسایی لە وڵاتەیان نییە لەم هاوینەدا لە زۆرێک لە شارەکان خەڵک هەر ئاوی ئاسایی نەبووە بیخواتەوە. یعنی بەڕاستی زوڵم و ستەم گەیشتوێتەوە کە حکومەتێک دەسەڵاتدارێک حیزبێک ناتوانێت ئاوی ئاسایی بۆ خەڵک دابین کە یعنی ئەمە شتێکە یعنی ئاسانترین حەق و مافی هەر کەسێکە لە هەر وڵاتێکا بژێ بەڕاستی بەڵام ئەم کەسانی کە پشتیوانیان لێەکەن پشتیوانی لە زاڵم و ستەمکارەکانەکەن لایەنی ژیانی دنیایان مسۆگەرە لە هەموو کایەکانی ژیانیان ناچیە هەموو کایەکانی ژیانیان مسۆگەر بووە بۆیە ئەمان پشتیوانی لەم کەسانە ئەکەن بۆیە ئەم کەسانش ئەمێننەوە بەڵام ئەبێ ئێمە لە کۆتایی هەموو شتێکە ئەوە بزانین ئەوانەی کە زوڵم و ستەمیانە کرد بەڕاستی هیچ کەسێک لە شەرقی ئەوسەد بەقەی سەدام حوسێن بەدەسەڵات نەبوو یعنی هەموو وڵاتانی عەرەبی لێ ئەترسان وەخۆی بە براگەورەی هەموو وڵاتانی عەرەبی ئەزانی قەزافیە بەشار ئەسەدە عەلی عەبدوڵڵا ساڵح ئەمانە بەڕاستی هەمووی لەو پەڕی قیمەی دەسەڵاتە بوون بەڵام کە خوای پەروەردگاریش بڕیاریدا لە دەسەڵاتە نەیهێشتن ئەوانەی کە لە چواردەوریان بوون ئەوانە دژایەتیانەکردن بۆیە بەڕاستی ئەبێ ئێمە هەمومان ئەوە فێر ببین و دەسەڵاتدارەکانمان ئەوە بزانن واز لەو زوڵم و ستەمە بێنن و ئەبێ لە کۆتاییشدا کە ئێمە ئەمڕۆ چەند ڕۆژێکی تر دەنگدانە ئەبێ ئەو خەڵکە ئەوەی لەبیر نەچێتەوە برسێتی لەبیر نەچێتەوە بێ ئاوی لەبیر نەچێتەوە بێموچەیی لەبیر نەچێتەوە شەقتی هەڵان و سزن و لێدانی ئەو خەڵکیان لەبیر نەچێتەوە بەڕاستی بۆ لەبەر ئەوەی ئەمانە ئەیان کرد ئەگەر ئەمانە هەر لە دەسەڵاتە بمێنەوە بەڕاستی ئەم زوڵم و ستەمەی کە کردویانە هەر بەردەوامە. زۆر باش مامۆستا کەواتە پەیامت بۆ مسلمانێک بۆ هاوڵاتیەک بۆ هاونیشتیمانیەک کە بێوێ عاقیبەت خێر بێ و کاری چاکە بکاوە بەشێک نەبێ لە زوڵم و ستەم بە پێچەوانەوە بەشێکیش بێ لە کار و چاکە تا ئێستا ڕەنگە هەچی بوو بێ لێ ئێستادا چی بکات تۆ بکات نیەتێک لە دڵەوە بێنێ و بڕیار بداوە نیەتی دڵی حسێبە یا بێ کار و کردەوەشی لەگەڵ بکە و بیریشمانە چێ ڕەنگە زۆر کەس بە تاریکایی باسیێتی خاباتە بە ناچاری دەنگ بەلایەنێکدا وەڵام لە دڵەوە پێی خۆش نەبێ وەڵام مەجبور کراوە بۆ کارێکە بیکە. تەوانە بێ ئێمە هەموو شتێک یعنی ئینسان لایەنی هەر دنیایی نەخوێنێتەوە لایەنی قیامەتی و ئینسان ئەمڕۆ دنیا سبەینە قیامەتەوە و کوردەواری کوتویانە ئەم مەسەلەی دەنگدان و هەڵبژاردن و ئەوە ئەمە چارەسەری هەموو میلەتی کوردە
ئێمە ئەڵین هەموو خەڵک با بچێتە سەر سنووقەکانی دەنگدان بۆ ئەگەر خەڵک نەچێ لەبەر ئەوەی کە کابرا ئێستا زۆر کەسەیە ئەڵێ لەبەرەوەی زوڵمم لێکرێ لەبەرەوەی موچەم نییە لەبەرەوەی معاشم نییە لەبەرەوەی ئاوی خواردنم نییە لەبەرەوەی خزمەت گوزاریم نییە هەل لە شارەکەی خۆمان لە گەڕەکەی خۆمان لە لادیەکەی خۆمان ناچم بۆ دەنگدان و بایکۆتی دەنگدانیکە ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە لە داهاتوودا لەو ڕۆژی دەنگدانەدا کە خەڵک نەچێ ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە زیاتر و زیاتر تەزویرەکەن وەکو خۆیان ئەمێننەوە نەخێر ئێمە ئاڵین هەموو خەڵک بچێتە سەر سنووقەکانی دەنگدان حەق و مافی خۆیانە با دەنگیان هەبێ بەڵام ئەوەش نییە ئەم دنیا تۆ لەم دنیادا بڵێ من کەسم بەدڵ نییە ئەگەر لایەنی دینداری و مسلمانەتی خوێنیتەوە ئەو خەڵکانێکی مسلمان و دەستپاکەیە کە تەجربەیان هەبووە لە ساڵەکانی ڕابردوودا لە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستان و ئەگەر بەڕاستی ئینسان نابێ هەر مەویز بێ لە ژیاندا ئەگەر مەویز بی گۆڕانکاریشی بۆ ناکرێت إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم من لە ساڵەکانی ڕابردوودا لە پەرلەمانەکانی ڕابردوو ئەگەر دەنگم بە کەسانێک داوە ئەو کەسانە وەکو لە جێی طموحی من نەبوون بەڵکو نەک لە جێی طموحی من نەبوون لەوانەیە زۆر کات حەق و مافی خەڵکیشیان پێشێل کردووە ئەم جارەیان هەڵ ئەستم و سزایان ئەدەم بەوەی چی بەوەی کە دەنگیان پێ نادەم دەنگ بە بەرامبەرەکانیان ئەدەم بۆ ئەوەی با ئەمانیش تاقیکەینەوە بزانی ئەمان لە داهاتوودا حەق و مافی ئەم خەڵکە چی لێەکەن ئێمە لە هەموو تەماشا بکەن لە هەموو دنیادا لە ئەوروپادا کە خەڵک یعنی بەڕاستی خۆشترین ژیان لە ئەوروپایە بۆ لەبەر ئەوەی ئەڵێن کاکە دادپەروەری تایە عەدالەتی تایە خۆ ئەم عەدالەتی ئەمانیش هەر مرۆڤەکان و دروستیان کردووە ئەبێ ئێمە بۆ خۆمان بەدووە ئەو کەسانەدا بگەڕین کە حەزیان لە دادپەروەریە کە ڕقیان لە زوڵم و ستەمە و وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکا ساڵانە تەماشا ئەکەن ئەو کەسانی کە ئەیان هێنە سەردەسەڵات دەنگیان پێ ئەدەن ئەیان کەنە ئەندام پەرلەمان ئەیان کەنە حکومەت و سەرۆک وەزیران و سەرۆکی ئەمریکا ئەگەر وەکو پێویست نەبن لە طموحی ئەوانە نەبن لە داهاتوودا عقوبەیانە دەین بەوەی کە دەنگیان پێ نادەن کەواتە بێ خەڵکی ئێمەش میلەتی ئێمەش خوشکوبرایانی بەڕێزی بەڕاستی ئەبێ زۆر بیرمەندانە ئەبێ زۆر ڕۆشنبیرانە بیر لەم مەوزوعە بکەینەوە بیر لەم بابەتە بکەینەوە کە بەڕاستی ئەم بابەتە بابەتێکی چارەنووسازە ئێمە نابێ بڵین وەڵی مادام دەسەڵاتدارانی کورد زوڵم و ستەممان لێەکەن حەق و مافمان نانێ ناچینە سنووقەکانی دەنگدان بەڵکو ئەچین و ئەوانەی کە هەتا ئێستا زوڵم و ستەمیان لێ کردوین دەنگیان پێ نادەین و بەڕاستی ئەوانەی کە لەگەڵ خەڵکی فەقیرن پشتیوانی لە خەڵکی فەقیر و هەژارەکەن دەستگیرۆدی بۆ خەڵکی فەقیر و هەژارەکەن بە خەم وڵاتەکەی خۆیانەوەن لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی دینداریەوە لە ڕووی مسلمانەتیەوە پشتیوانی لەوانە ئەەکەین ئەوە واجبی سەرشانی هەموو مسلمانێکە لەم کوردستان و عێراقەدا بەڕاستی زۆر باشە ماوە ساگیان دەرفەتمان هیچ نەماوە بەڵام پێم خۆشە لە کۆتا پەیامەت لەبەرەوەی بەرەو پایزەڕێن و ئیتر پێویستە بارانبارین ببارێ داوا لە بەڕز دەکەین دوعایەکی خێرمان بۆ بخوێن ئیشەڵا خوای گەورە بارانی ڕەحمەت بنێرێ بۆ کوردستان و بۆ تەواوی ناوچەکە و دڵودەرنی هەمووان هێور و ئارام و ئاسوودە بێتەوە و زەویەتینەکەی کوردستانیش تێراو بێت و پاراو بێت إن شاء الله. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. خواهی پەروەردگار بە گەورەی و میهرەبانی خۆت لێ دەپاڕینەوە یا ڕەبی خوایە وڵاتی ئەمە وڵاتی مسلمانان لە شەڕ و بەڵاو و موسیبەت و نەخۆشی و ناخۆشی بپارێزە خواهی پەروەردگار بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنە خواهی پەروەردگار یەکێک لە سۆز و میهرەبانی ناوەک پیرۆزەکانی تۆ سۆز و میهرەبانیە خواهی پەروەردگار لە سۆز و میهرەبانی و ڕحمی خۆت بێبەشمان مەکە بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنە ئەو زەویە وشکەی ئەو زەویە مردووی کە مردووە و خواهی پەروەردگار بە بارانی بە ڕەحمەتی خۆت یا ڕەب العالمین بۆمان زیندوو بکەرەوە خواهی پەروەردگار کانیاوەکانمان بەحرەکانمان ڕووبارەکانمان بیرەکانمان بۆ بژێنەرەوە یا ڕەب العالمین بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنە بارانی بە ڕەحمەت ببارێنە بۆ وڵاتی هەموو مسلمانان لە بارانی غەزەب لە غەزەبی خۆتمان پارێزە وڵاتی ئێمە وڵاتی مسلمانان بپارێزە لە هەموو ناڕەحەتیەک وصلى اللهم وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله. دەست خۆش بێ مامۆستا گیان مامۆستا ناسر مستەفا زانایانی زۆر بەخێر و سپاس بۆم دەرفەتە دەستیەوەش خۆش زۆر سپاس بۆ بەڕێستە دەستکان خۆش مامۆستا گیان سپاس دەکەم خوازا خێر بێت ئینشاءالله. وڵات زان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دێنەوە لاتان. توپ آرت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە. چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕووبهەنار زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لە بەشێک لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان کۆمەڵێک گرتبوونەوە هەیە وەروە کۆمەڵێک کە دەربڕی ناڕەزایی بۆ پشتگیریکردن لە بەندکراوانی باهدینان. دیارە کەیسەکە کەمێک ناڕوونی پێوە دیارە جۆرێک لە نادادکەری لە بڕیاردان لەسەر گیراوان هەیە. ڕاستەوخۆ لە شاری هەولێر هاوکارمان ئیدریس کۆنگرێکمان بۆ گوازێتەوە کۆمەڵێک لە چالاکەوانان لەوێن بینەری دەبین. لە پەرلەمان بەتەنیا شوقە و ڤێلە و شت یانی دابەش بکەن با بفەرمون لەم بەناو دادگایە با ئامادە بێ با حقیقەتەکان بە چاوی خۆیان ببینن کاگە. ئێمە مانگرتن دەکەین لێرە دەمێنینەوە تاوەکو ئەو کاتەی چارەنووسی کەسوکارەکانمان دیاری دەکرێت. ئەو کەسانەی لە ناو زیندانی گوازراینەوە بۆ زیندانەوەی بە 6 ساڵ حکم دراون. دەبێت سەرۆکی هەرێمی کوردستان ئەفوویەک بۆ ئەم کەسانە دەربکە لە نزیکترین کاتدا، چونکە ئیدی تەواو ژیانی ئێمە فەوتە. سپاسی هەموو خەڵکی هەرێمی کوردستانیش دەکەین کە لە هەموو شار و شارۆچکەکان ئێستا لەگەڵمانن و هاوکارمانن بۆ ئەم کەمپینە لە ڕانیە، لە سلەیمانی، لە حەلەبجە، لە هەموو شوێنێک. لێرە شێمە لە سەیسادق لە ئەوروپا، لە بریتانیا، لە ئەلمانیا، لە هەموو شوێنێک هاوکارمانن هیوادارین لە خەڵکی هەرێمی کوردستان و سەرۆکاتی پەرلەمانی هەرێمی کوردستان ئەگەر بەجددی لە خەمی خەڵکی هەرێمی کوردستانە بابێ لێرە لە بەردەم دادگای تەوانی دوی هەولێر لەگەڵمان ئامادە بێ و پشتگیری ئێمە بکات، پشتگیری ئەو کەمپینە بکاتەوەکو کەیسی ئەو ڕاگیراوانە تەواو دەبێ و ئەو زیندانیانە یعنی عەفوویەکیان بوو دەردەکرێت لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە. آزادی 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 کاکە گیاندەبە و پێیانێرە بوو دەستپێکی سپاس بۆ مدیری هەمیە بۆ پەرلەمانتارە بۆ بەرەدارە بۆ هەواڵە خرەکە بەس بوو ماوەی 14 مانگایە هەر دادگاه پشتی خن ئەس نزانم یعنی سەدام ئەو دیکتاتۆر بوو 5000 کوش شەهید کردن 10000 ئەنفالی نزاچ محکەمە و 6 هەیڤا ساڵێکی صافی بوو. ئەس نزانم وا کەسە چ کردیە ئەو دادگاه ولا کاری خۆ دروست بکات خلاص بەسە ئەم هەڕۆژ دووکێتین حتا ویری خودی نەگەس بۆیە سۆرە برایەکی منە برایەکی دیە چاڵکوانێکی دی هەواڵێکی دیە دەعمی قۆڵپی سەبەب چییە یعنی بوو چی ڕێکا دیرە هات نو چوونە بەستەی دی خلاص يعني هذا تشي تايم رعادك تزوني تشكي في ريجي هاي المل قصك ديو تايبات بو برلمانت
بو پەرلەمانت کوردستانê بو پەرلەمانت کوردستانê گفت مەل بادی چه پەرلەمان کوردستانê hene heke çi nav ser 20 dane heftş û heştş wa kanûmona doskîne min xwe min karê bû kirî ek parlamenter tawara me nehatiye fraksiyona em çûn hemî fraksiyona ek em çûn xelas bes e em hezkeyn dawame ve parlamenter hemî serokê encûmen serokê herêmê hemî tawara me bihin em hezkeyn hîvît ke me dawayê heye bab xelas geşte ser hestî dirêj bû خێرهاتن سەرچۆبان ئەڤروکە ئەمڕۆ چاڵاک بەشتر لە دەستگیرکراوانی بادینان کەیسەکەیان دواخراوە دادگایەکەیان بۆ کاتێکی تر بۆ کاتێکی نادیار دواخراوە من دەمەوێت پەرلەمانتارێکی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان وەربگرم ماوەسا عومەر سڵاو لێبێ ئەم دادگایە بۆچی بم زۆرە بەم شێوەیە دوا دەخرێت لە ڕاستیە هیچ پاسایەک نییە بۆ دواخستنی یەک لە دوایەکی دادگاییەکان و ئەم ستەم لێکراوانە بێتاوانانە زیاتر لە ساڵێکە لە زیندانن لە قۆناغی لێکۆڵینەوەی هێشتا تەواو نەبوون بەڕاستی ئەمە بۆ خۆی گەورەترین سزادانە و ئەگەر بابەتێکی شکلی هەبێ بۆ دواخستن دادوەرێکە گۆڕێ دادوەرێک جازاکە بەڵام لە ناوڕۆک ئەمە بەردەوامیدانە بەستەم و بەداخەوە دادگاشتیایە بەشدارە کە نەبوو بەم جۆرە دوای خاوە ئەبوو دادگا تەرکیزی خۆی بکاتە سەرم دۆسیە و یەک لای کاتەوە چکە هەموو جارێ زیندانیەکان لە دۆخێکی زۆر خراپی دەرونیان چاڕوانی یەکلاکردنەوەی کێسەکانیانەکەن کەس و کاریان لە دهۆک و بادینانەوە ئەگەنە ئێرەمانوە بن مناڵی 5-6 ساڵی تایە ئافرەتی 7-8 ساڵی تایە ئەو پرسیارە بکەم هۆکاری دواخستنی ئەم جارە چی بوو؟ هیچ هۆکارێکیان نەوتووە بە پارێزەرەکان و بە ئێمە و هیچ هۆکارێکیش ڕاست و دروست و حەق نییە و حەقی لە پشت نییە چونکە ئێمە سوورە زانین و دڵنیاین لەوەی ئەم هەموو دواخستنانە تەنها جۆرێکە لە سزادان بەڕاستی بەداخەوە ئەگەر هۆکارێکی شکڵی یاسایی هەبێت لە ڕووی ناوەڕۆکەوە لە ڕووی مافەوە پێشێلکاری مافە زۆر باشە ماوەسا عومەر من پەرلەمانتارێکی دیکەی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لێرەیە کە سوکاری ئەمە کاری میدیان نییە ئێستا ینی شەڕ بفرۆشین بە یەکتری کاکە وەرن با یەک دەست بین وەرن لەگەڵمان ئامادە بن وەرن ئێرە بەرنەدەن چ دەکەن کاکە چ دەکەن ئێستا کاتی شەڕکردن نییە وەرن دەی وەرن لەگەڵمان بن وەرن لەگەڵمان بن لەم کەبینەدا لەگەڵمان بوو وەرە کاکە قوربانی چاوەکانت بم زۆر باشە من ڕووپاخان ئێوە سەبارەت بە هەڵوێستی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری سەبارەت بەو کەیسە ئێوە چی دەڵێن چۆن پژگیریان دەکەن ئێمە لە سەرجەم کۆبوونەوەکانی دادگا ئێمە ئامادە بووین لە سەرجەم زەرسەکان ئامادە بووین پشتیوانی خۆمان بۆ بە زوڵم لێکراوی بادینان کە ئەویستەمە لێیان کراوە لەسەر ئازادی ڕادەر بڕین زیندانی کراون هیچ شتێک لە کەیسەکانیاندا نییە کە بەڵگە سەلمێنەر بەڵگەیەک بێ سەلمێنەر بێ لەسەرەوەی ئەوانە تاوانێکیان کردبێ بۆیە ئێمە پشگیری خۆمان بۆ دەربڕیون و ئێستا لەگەڵ کە سوکاریانین لێرە و بێ هیچ موبەڕی ڕێک ئەوە چەندین دانیشتنە چەندین کۆبوونەوەی پەرلەمانە تەجیل دەکرێت هیچ موبەڕی ڕێک قانونیان نییە تەنها بە بەدلکردنی حاکم ئەوە سێ کۆبوونەوەیە تەجیل دەکرێت باشایی حاکمێک نەتوانێت لە کۆبوونەوەیەکی دادگا کە کۆبوونەوەیەکی چارەنووسسازە 5 لە ڕاگیراوان بێ ئامادە بێ ئەی بۆچی ینی ئەو موچێ بۆ وەردەگرێت من دەمێ ئەو پرسیارەشکم سەرنجامی ئەم کەیسانە بەکوێ دەگا ینی ئەو هەموو دواخستنە و ئەو هەموو تەجیلکردنا و ئەو هەموو دادوەرگۆڕینە سەرنجامەکەی ئەم کەیسانە بەکوێ دەگا خەڵکی هەرێمی کوردستانیش باش دەزانێت حیزبی دەسەڵات لەبەرەوەی لە بەردەم ئینتیخاباتە دەزانێت شکستێکی گەورە دەهێنێ ئەگەر ئەو بەناحەق ڕاگیراوانە سزا بدە بۆیە دەستی بەدەستی بەو کەیسە دەکا نایە لەو پێش ئینتیخابات و لەو پێش هەڵبژاردنە بێ حکم بکە چکە گەر بەریاندا هەر شەرمەزارن لەبەرەوەی ساڵێکە بۆ بەبێ تاوانی تۆ ئەوانە دەڕاگرتووە و ئەگەر بەریشیان نەدا حکومیان بداوە هەر شەرمەزارن و بۆیە ناتوانن بڕیار بدەن دەستان خۆش بە ڕووپاخان من دەمهەوێت بەشێکی تر لەو کە سوکاری دەستگیرکراوانەی کەوا لێرن و ئەمڕۆ کەمپینێکیان ڕاگەیاندووە لە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستانیشەوە گرتبوونەوەی جیاجیا کراوە بۆی پشتیوانیان بکرێ من دەمەوێت خۆیان وەربگرم ئەم کە سوکارانە وەربگرم ئاخۆ بۆچی کێسەکانیان ئەوەندە دوا دەخرێ سڵاوتان لەبێ من دەمەوێت لە زەنە دەست پێ بکەم بۆچی کێسەکانی ئێوە ئەوەندە دوا دەخرێ و ئامانستان لەم کەمپینە چییە
تەمانەوە کاتتان باش وەک خۆتان ئاگادارن لە ماوەی ڕابردوو چەندین جار گرتبوونەوە و چاڵاکی مەدەنی کرایە بۆ ئازادکردنی جیراوانی بادینان. پێمان وایە ینی ئەوەی ڕوودەدا لە دادگاکان شتێکە ناقانونیە، ینی ئەو برادرانە کاک فەرمان ئەو برادرانە هیچ تاوانێکی یاساییان لەسەر نییە کە بند کراینە، ئەوەی دەکرێت بەرامبەریان نایاساییە. ئێمە هاتوین وەکو پاڵ پشتی چالاگوانانی هەورێ هاتوین پشتگیریان دەکەن بۆی ئازاد بن. لە ماوەی ڕابردوو ئەوەی دەگوزارێ درێژکراوەی هەموو ئەو تیرۆر و تۆقانەیە کە وڵاتانی نەیار بە هەرێمی کوردستان و بە چالاگوانان و بە سیاسیانی باکوور باشوور بە سیاسیانی ڕۆژهەڵات دەیکەن، ئەمە درێژکراوەی هەمان کەیسە جیراوانی بادینانیش داوای ماف و حەقی خەڵکی کوردستانیان کردێ. پێم وایە شتێکی ناقانونیان داوا نەکردی، ئەو کەیسەی بۆشیان دروستکرایە پێم وایە سیناریۆیە هیچی دیکە نییە. دەستان خۆش بێ سپاس دەکەم. من دەمەوێت بەشێکی تر لە کەسوکاریان وەربگرم ئەوانەیەکەوە کەسوکاریان مامۆستایەکان لە ناوڵی ئەودا چوو دزانم ئەو قوتابخانە چواردە مانگە ئەو دادگایە دوا دەخرێ ئەگەر سەرۆکی هەرێمی کوردستان بەڕاستی چۆزانم ینی سەرۆکی هەرێم بێ با بفەرمو بێت لێرە شتەکان بە چاوی خۆبی ببینێ و هەر لێرەوەش داوا لە یەکێتی دەکەم ینی چ یەکێتی پاڤێل تاڵەبانی با بفەرمووی ڕێوازخان بنێرتە ئێرە با ڕێوازخان بنێرتە ئێرە باشە با بفەرمووی لێرە حاضر بێ تەواو هەر ئەوە دەڵێم کاکە سەردانی ئیزرائیلیش دەکەم کاکە سەردانیمان پێ دەکەن کاکە دەڵێم کاک پاڤێل تاڵەبانی دەوەرە ڕێوازخان بنێرە ئێرە دە ڕێوازخان بنێرە ئێرە ئاخر ڕێوازخان چ دەکا لە پەرلەمان دەبا بێتە ئێرە بفەرمووێ بوونایە لە چ دەترسن آخر لە چ دەترسن با بێم لێرە ئامادە کاکە جەرگمان سووتە واللهی جەرگمان سووتە واللهی ژیانمان فەوتە لەگەرەوانە واللهی هەڕەشەی کوشتن لەسەر ژیانی هەمومانە بەخوای هەڕەشەی کوشتن لەسەر ژیانی هەمومانە ڕۆژانە هەڕەشەی کوشتن لە ئێمە دەکرێت کاکە ئێمەتان کوشتووە دەوەرن کا باشە ئەوە ینی سلێمانی چوزانم ئەوە ڕێواز لەساس ینی ئافرەتێکە لەو پەرلەمانە کاکە خزگە سەرۆکی پەرلەمان بارەوەندە دەڵێم من دەمەوێت چێن ئەوانەی هەڕەشە لە ئێوە دیارن خۆ باوکم لە زیندانەوە هەڕەشەم لێ ناکە خۆ باوکم لە زیندانەوە هەڕەشەم لێ ناکە کاکە والله وبالله لە هەڕەشەی کوشتن لەسەر ژیانی هەمومانە وەرنێ لە پێش دەرگەیان لێرە دادەنیشین فەرمو لێرە بمان کوژن و تەواو مرتاح دەبن ئەوەنە مرتاح دەبن بەوە ئەگەر مرتاح دەبن تەواو بەو فەرمووی بوومان کوژن تەواو چواردەما کەسێک بکەیە ناو زیندانەوە نەدادگایی بکەی نەشتێک کاکە بەو قورعانەیە ها لە سشتی ئەوها دەخەون کاکە سەردانی باوک و کەسوکاری خۆتان کردووە ئەوان چی دەڵێن لە زیندان دۆخی تەندروستیان دۆخی ژیانیان دۆخی گوزەرانیان چۆنە وڵەیش دۆخیەکیان نییە دەڵێم لەسەر چارچەفێکی ئەوها دەخەون چارچەفێکی ئەوها نەکەیتە ینی چۆن بڵێ شتێک بۆ حیوان دانەنەی ئەوان لەسەرەوە دەخەون چ بڵێ ئەو پەڕیکارێکی نائەخلاقیە کە بەڵێ پەیامنێرمانی دریز محەممەد لە هەولێرۆ لەگەڵمانە و بڕیار ئەمڕۆ لە بەشێک لەسەر شار و شارشکانی هەرێمی کوردستان گرتبوونەوە بۆ پشتگیری لە گیراوانی بادینان ئەنجام بدرێت. فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش لە پەرلەمانی کوردستان هەموو هەوڵێکی خستۆتە گەڕبووی کە ئەم کەیسە بە دادگەری و بە ڕێکوپێکی بەڕێوە بچێتەوە ئەو کەسانەی کە بە نادادی لە زینداندان ئازاد بکرێن و بەردەوام لە پشتگیریدان. بەڵێ ئازان دیارە وەک هاوکارم ئاماژەی پێکرد لە بەشێک لە شار و شارۆچکەکان گرتبوونەوە هەیە. ئەمە ئەگەر هاوکارانمان لەگەڵمان بەردەوام من دواتر لەگەڵ هاوکارانی تر بۆتان دەگوازینەوە بەڵام ڤیتیەکمان هەیە ڤیتی مامۆستایەکە وەروەها هەم شاعیرە و هەروە هەم نووسەریشە لە سەید سادق هاوکارمان سۆیب محەممەد ئامادەی کردووە بینەری ئەو ڤیتیە دەبین. بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا بە خێراتنی کەناڵی پەیامەکەم بۆ ئەم دیمانە و بەسەرکردنەوەیە زۆر سپاسانەکەم بەخێ بێن سەر دیدە و سەر چاومان
من ناوم طالب حەمە سەعید مەحموود لەدایکبووی ساڵی 1960 لە گوندی بەردەبەل بناری شارەزور لەدایک بووم. دەرچووی ئامادەیی نەخۆشەوانی 85-86. ئێستا پەرستارم لە نەخۆشخانەی شەی شەوکەت لە قەزای سەیسادا. سەرەتای دەستپێکردنی نووسینی من ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1982 کە سەرەتا بە شیعر دەستم پێکردووە و گڕوگاڵی شیعریم لە ساڵی 1982 دەست پێکردووە و دواتر تەشەنەی کردووە و لە دوای ڕاپەڕین دەستم کردووە بەکاری ڕاگەیاندن بە تایبەتی لە ڕۆژنامە و گۆڤارەکانی کوردستان. سەبارەت بەکاری نووسینیش یەکێک بۆ لە خولیاکانم لە ساڵی 2006 دەستم داوەتە نووسینی کتێب. یەکەمین کتێبم بریتیە لە هەوارگەی شارەزور دوو بەرگ، یەک بەرگ 2006-2009 بەرگی دووهەم چاپ کردەوە، پاشان چەند کتێبێکی تر بە دوایە، کەشکۆڵی خامە دوو بەرگ، هەواری شاعیرانی کورد دوو بەرگ، هەوارگەی مەردان ژیانی ناودار و کەسایەتیەکانی کوردستان دوو بەرگ، هەروەها دیوانی چاپکراوی خۆم چەند کتێبێکی تریش ئەنجا یەکێک لە چاپکراوەکانم بریتیە لە ڕۆژمێری شارەزۆری ساڵی 2010 کە بەخشیم بە چاپخانەی چوارچرا. 11 کتێبی چاپکراوم هەیە، 8 کتێبی تریژم ئامادەیە بۆ چاپ و تایپ و دیزاینی خۆم کردووە و بەڵام لەبەر هۆکاری ئەوەی کەوا کاری میدیا و ڕاگەیاندن و ئەتەرنێت زۆر بووە، خوێنەر کەم بووە و قەیرانی چاپیشە، چاپخانە گران و قەیرانی خوێندنەوەیشە لەگەڵ زۆرینەی شاعیرانی کوردستان، شارەکانی کوردستان، سلێمانی و پێنجێن و شارەزور و گەرمیان و تەنانەت شاری مەریوانی ڕۆژهەڵاتی ژا پەیوەندیم هەیە و کۆڕی شیعریمان سازداوە. تاکە خۆشەویست خودای باڵا دەست، قەڵای خواناسی بەندەی پەڕ لە هەست، ئەس سێرەی شەوی خەڵوەتگای دەروون، کەشتی ئارامی دیدگای زەبوون، خوڕی شەتاوی دڵی خەمینم، شکۆ و سەروەری ڕێنمای ژینم، تاجی دادوەری شەفاعەت خوازم، شەیدای ڕێگاتە نیگای پەروازم، شانازی ئەەکەم تۆی پێغەمبەرم، تکا کارەکەی ڕۆژی مەحشەرم، بەڵکو و لە سایەت ئاسان دەرباز بم، بە لێبوردنی خودایی ساز بم. شاری سەید سادق. شاری سەید سادق هەوارگەی ژینم، دڵی شارەزور چاوگەی ئەوینم، دوولوتکەی بەرزت ناسنامەی شارن، لە هەر چوارلاوە بە جوانی دیارن، مەزاری مەردی شێخی زەمانە، نەوەی بەرزنجی لە ئامێستانە، لە پێگەی بووندا تا دنیا ماوە، پێناسە دیارە تەنها بەم ناوە، خەزێنەی دوڕی بۆ کاسبکاران، مەنزڵگای سۆزی بۆ دۆست و یاران، ژوانگەی هۆزی جاف و گۆرانی، ڕاگوزەرەکەی هەموو دەورانی، دەشتت بەرین و خاکت بە پێزە، ناوەندت قەزا و دەورت بەهێزە، بناری سوورێن نشتگەی بەرخودان، تاجی زێڕینی شۆڕەشی کوردان، ئارامگای چەندین کەسی ناوداری، شوناسی باڵایی بۆ ئەوینداری، ناوزەدی عەشقی دیێوانە و شەمی، بۆ ڕۆڵەکانت پەناو هاوخەمی، چەند زانای گەورەت پێگەیاندووە، بەعسی دوژمنت پێتۆقاندووە، نووسەر و شاعیر خامەی ڕەونەقدار، مەشخەڵی دیارن لە ئەلبومی شار، خەندەی نیگاتە سەرچاوای حەسار، مێرگی دڵانە لە وەرزی بەهار، وەک کاروانسەرای غەریب نەوازی، لە دیوەخانی مەردان هاوڕازی، سرد بڵندە دژی ستەمکار، بە ڕاپەڕینت لە ڕووی ڕۆژگار، ئومێدت بەرزە هێن پرشنگدارە، بە خۆڕاگری مێژوت تۆمارە، بەڵام حەسرەتا کەوا بێنازی، بۆ دانیشتوانت مایەی شانازی، هەر ئاوەدان بی سربەست و ڕۆسوور، جگەرە گۆشەکەی دایکی شارەزور. زۆر سپاس بۆ پەیامێرمان ئیدریس سوێب لە سەید سادق و فیچەری بۆ ئامادەکرد. بەڵێ دیارە وەک باسمان کرد لە شار و شارۆچکەکانی تێرگرت بوونەوە هەیە. ئاوکارمان سامان لە پارێزگای هەڵەبجە بە هەمان شێوە لەوێش چالاکیەک هەیە
زانیارەکانمان بۆ دەگوازێتەوە. سامان سڵاوت لێبێ و زانیارەکان لای تۆ چین؟ بەڵێ سڵاتان لێبێ دیارە لە بەشێک لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان ناڕزایەتی دەردەبڕێت بۆ پاڵپشتیکردنی سزادراوانی بادینان کە ئەمڕۆژ گەڕێکی تری دادگاییکردنیان بەڕێوە چوو دواخرا بۆ کاتێکی نادیار. ئێستا لە بەردەم دادگای بەرایی هەڵەبجێت لێرەش چالاکانی مەدەنی بەشێک لە پارێزەران گردبوونەتەوە پاڵپشتی خۆیان بۆ سزادراوان و لە چالاکوانی مەدەنی بادینان دەردەبڕن و دووپاتی دەکەنەوە کە ئەوان لەسەر داکۆکی لە مافی خەڵک زیندانی کراون پێویستە بە هەموو لایەکەوە پشتیوانی بکەن. لە ئێستادا وەک دەبینن لە پشتی منەوە گردبوونەتەوە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی دەبەستن و داوا لە هەموو خەڵکەکەن کە پشتیوانی ئەو سزادراوانە بدەن لە بەرەوەی بە ناحەق زیندانی کراون. من ئەچمە لای ماوەسەفەرەت کە چالاکوانی بواری مەدەنیە ماوەسەفەرەت ئەتانوێت لەڕەوە بە خەڵک بڵێن چی و بەدەسەڵات بڵێن چی. ئێمە لێرەمانێ بە خەڵک بڵێن تکایە بێدەنگ مەبن لە ئاس ئەو تاوانەی کە بەرامبەر بە کۆمەڵە چالاکوان و مامۆستا کراوە لە بادیناکە داوای مافی ئێمە و ئەوان و هەموو خەڵکیان کردووە. بەڵام ئەبێت بە هەمومان هەڵوێستمان هەبێت ئەم کەیسە نەبێ بە کەیسێکی سیاسی چۆن کەیسێکی مەدەنی و بەڵام دادگاکان بوون بە دادگایکی تایبەتی حیزبی و هەر لێرەش بە حکوومەت و بە دەسەڵاتدار و بە حیزبەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن بڵێن تکایە هەموو هەڵوێستان هەبێ فشارتان هەبێ چونکە وەکو لە هەبانگەشێڵ بژاردنەکان ئەبین هەمووی باسی ئازادی ڕادەبڕین و ئەوەکە و بۆ نمونە جێگەی سەرۆکی حکوومەتی هەرێم لە بادیناڵە چۆن ئەبێت چالاکوان و خەڵکی مەدەنی لە زیندانیا بن وەکو خۆی بێ ئاگا بێ بۆ ئێمە ڕۆکەینە دەمیەوە ئەگەر تۆ دیفاع لە مافی وڵاتەکەی فەرموو تۆ هەڵوێستەوە بەرامبەر بەمانە ئەمڕۆ بۆ نمونە ئەبینین دادگاکان دواخێ بۆنی هەڵمەتی هەڵبژاردنەوە ئەمە بۆ خۆی نیشانی ئەوەیە کە ئەوان بابەتەکە زۆر یعنی بەڵگەی بەڵقۆتیان بەدەست نیە لەسەر تاوانبارکردنی ئەوان بەڵام تەنە ئەیانەوێت یعنی بابەتەکە بەم بابەتە خەڵک بەرچاوتەسێم بکەن و خەڵک بێومێتکەن لەوەی کە کەس ناتوانێت ڕێی هەبێت لەسەر داواکردنی مافەکانی خۆیان. سزادراون چالاکانی مەدەنی بادینان سەر داواکردنی خەڵک موچەی مامۆستایان چین و توێژە جیاوازەکان بەندکراون و سزادراون. بابەتی زیندانی کردنی ئەوان زۆر ڕوون و ئاشکرا کە لەسەر داواکردنی مافی خەڵکو لە خۆپیشاندان و بەرنامەدانان بۆ ناڕزایی گیراون بەڵام کۆمەڵە کەسیان بۆ تەرتیب کراون کە زۆر ئاسایی هەکۆی دروستکردن بۆ هەموو کەسێک لە وڵاتی ئێمە چونکە دادگاکان سەربەخۆن دادگاکان ناتوانن لێکۆڵنەی تەواو بکەن و دادگاکان حیزبین و حاکمەکان بە تایبەتی تر بڵین حیزبین ئەبینین کەیس دروستکردن زۆر بە ئاسایە بۆ هەموو کەسێکی مەدەنی و ناڕازی و معارەزە لە وڵاتە بۆ ئەوەی کە لێ دروستکەوە بەدڵنیایەوە کەسێکی دروستکرا و هەمووی لەسەر مافی هاوڵاتی بۆ و داوای مافی خەڵکیان کردووان. سپاس بۆ ئێمە. بەڵێ دیارە لێرە لە پشتی منەوەکە و گرتبوونەوە ناڕزاییە بۆ پاڵپشتیکردنی سزادراوانی بادینان و چالاکوانانی مەدەنی بادینان لە پشتی منەوە بەڕێوە دەچێت و ئەمان جەخت دەکەنەوە کە دادگاکان لە هەرێمی کوردستان سەربەخۆنین و حیزب دەزوەردان دەکات بۆیە داوا لە خەڵکەکەن داوا لە هەموو چین و توێژە جیاوازەکانی هەرێمی کوردستانەکەن کە هەڵوێست دەربڕن بەرامبەر ئەو بارە نالەباری کە دادگا بەرامبەر و سزا دراوانی بادینان گرتووە دەبێت و سزای بەسەردا سەپێناوە کە تاکو ئێستاش دادگا کەیسەکانیانی یەکلا نەکردوێتەوە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح لە هەڵەبجە لەگەڵمان ناوی دەچینە سلێمانی پەیامنێرمان ڕامیار عوسمان وەردەگرین. ڕامیار سڵای خوا لێبێت و لەوێ گرتبوونەوە کە چۆن بەڕێوە دەچێت. بەڵە سڵاو لێبێ دانیار بەیانیتان باش. ئێستا ئێمە لە بەردەم دادگای سلێمانی لێرە ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هەروەها بەشێک لە کەسوکاری زیندانیانی بادینان و بەشێک لە چالاکوانان و ڕۆژنامەنووسان و یاساناسان هاتوونەتە بەردەم دادگای سلێمانی لێرەوە دەیانەوێت پەیامی ناڕزایی گیراوانی بادینان بگەێنن بە هەموو جیهان. ئەمڕۆ جارێکی دیکە دیارە دادگایکردنی زیندانیانی بادینان دواخرا هیچ پاساوێکی یاساییش نەبوو. دەکاتێکدا زۆربەی زیندانیان ینی نزیکەی بۆ 11 مانگە چێ لە زینداندان پێ ئەوەی کە دادگایی بکرێن. لە کاتێکدا زۆربەی یاساناسان بازەوە دەکەن کە ئەمە کارێکە بە دوورە لە یاسا و مافەکانی مرۆڤ چونکە پێویست بۆ ئەمانە کەیسەکانی نیگلایی بکرێتەوە و ئازاد بکرێن. ئێستا ئەوان لە بەردەم دادگای سلێمانی دەیانەوێت پەیامی خۆیان بگەێنن بەشێک لە کەسوکاری زیندانیان هەروەها ڕێکخراوەکانی بواری مافی مرۆڤ پەیامی ناڕزاییان خوێندوێتەوە. ئێستا من دەچمە لای بەڕێز بەدری ئیسماعیل ئەندامی پەرلەمانی کوردستان هاوکات برادەری لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان بەدری خانسڵای خۆ لێبێ 11 مانگە گیراوانی بادینان لە زیندانەکانن پێ ئەوەی کە دادگایی بکرێن. هەموو جارێکیش کە دادگایی دێتە پێشەوە بەبێ پاسا و دادگاییەکان دواخرێ دەکرێشتی وا لەم جۆرە بکرێ. ئایا ئەمانە پێویستەکە تا ئێستا بەم شێوە بمێنەوە کەیسەکانیان بە یەکلای نەکراوەی؟ بەلای خۆی بەخشندەی میهرەبان
سەبارەت بە کەیسی گەناوانی بادینان بە پێی یاسا هەموو تەوقیفکراوێک مەفروزە لە ماوەی 6 مانگە مەسیری و دادگایکردنیەک لای بکرێتەوە بەداخەوە چەند مانگێک تێپەڕ دەبێت ئاستا هەر جارە بە پاساوێک دادگایکردنەکەیان دوا دەکەوێت و ئەوانش کە تقریبان بە جۆرەکان دادگایکردنەکانێک لای بۆتەوە ئەمانەش بوونەتە قوربانی بڕیارێکی دادگا بۆیە بەڕاستی من لێرەدا لەم کاتی سەرومەندی هەڵبژارنەدا کە هەڵبژارنێکی مەسیریە بۆ کورد مەفروزە ئەو ئەی بە گەورەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بەڕێز سەرۆکی هەرێم بێتە سەرخەت مێژوو ئەمە بەڕاستی مێژوێک بۆ خۆی تۆمار بکا کە ئەو دەساڵاتی هەیەی بەکاری بێنێ لێبوردنی تایبەت بۆ چالاکوانانی گیراوانی بادینان دەربکات. ئێوە بڕیار بوو دابنیشن و بیان بینن پێما بێت ویستان دەرفەتێک ڕێ بخن بۆی زیندانیەکان ببینن ڕێگەتان پێ نەدرا ڕێگریتان بۆ دروستکە بەربەستان بۆ دروستکە کێ ڕێگری لە ئێوە کرد کە ئێوە زیندانیانی بادینان لە نزیکەوە نەبینن؟ ئێمە وەک لیژنەی مافی مرۆڤ مەفروزە لەگەڵ هەڕووداوێکی ڕۆژدا ئامادەبین بە تایبەتی تەوقیفکراوان و گیراوانی چاکسازیەکان ئەگەرمان گرتنێک وەزعێکی ناسایی یا هەر ئازاردانێک ئەشکەنجەیەک لە چاکسازیەکان یا لە تەوقیفکراوەکان هەبێت بۆ هەر گیراوێک لە هەرێمی کوردستان لە چاکسازیەکانە مەفروزە ئەندامی لیژنەی مافی مرۆڤ زوو بەدەم کەیسەکەەوە بچێت. بەندە وەک بڕیاردە لیژنەی مافی مرۆڤ وە 4 لە هاوڕێیەکانم واتە 4 پەرلەمانتاری لیژنەی مافی مرۆڤ زیاتر لە 2 هەفتەیە لەسەر خەتین بۆ ئەوەی کە ئێمە سەردانی گیراوانی بادینان بکەین بە تایبەت کە دوانیانمانیان گرتووە و دوانیش لە چاکسازی هەولێر هەرمانیان گرتووە بەدەر لەی بادینان بۆیە ئێمە بەداخەوە و دوای هەوڵی 2 هەفتەمان ئەم 4 پەرلەمانتارە لە لیژنەی مافی مرۆڤ ڕێگریمان لێکرا بە پاساوی ئێستا کاتی لقاحاتی ڤایرۆسی کۆڕۆنایە و بە پاساوی کاتی حملەی هەڵبژاردنە و لەبەر ئەوەی کە مەفروز بۆ هەموو فراکسیۆنەکان لەوێ ئامادە بن ئێمە قسەی تەواوەتیمان لەگەڵانی پەیوەندیدار و بەڕێوەبەری چاکسازی و بەڕێوەبەری ئاسایشدا کردووە لەلایەن سەرۆکی لیژنەکەمانەوە و ئێمە ژۆک سەرۆکایەتی لەسەر خەت بووین تومانە ئێمە بەڕاستی زمان حاڵی حکومەت دەبین ئێمە نامانەوێ ئەگەر بۆن من لە حاڵ بۆن منەکە زمان حاڵ چۆنە واقعەکە چۆن بێت کاتێک بینی کاتێک باز دەگیراوانی بادینان دەکرێت باسی زوبار و زروفیان نەکرێت باسی وەزندابەزینیان باسی تەندروستیان باسی مانگرتنیان باسی نەبینینی کەس و کاریان نەکرێت ئێمە ئەچین با واقعەکە ببینین واقعی ناو زیندان چۆن بێ واقعی گیراوانی بادینان چۆن بێ ئەو ڕاستیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەخەینە ڕوو ئەوان بەوەش ڕازی نەبوون بەداخەوە بەو دوو پاساوە ڕێگریان لێکردین و نەمانتوانی بیان بینی دەست خۆش بێدا دەبێت سپاس بۆ جەنابە کاک سەربەجەنا وەکو ڕۆژنامەنووسێک بەشداریت کردووە لە ئەو گرتبوونەوەیە ینی دەتانەوێت پێیامێک بە هەم ینی دەسەڵاتی ناخۆی هەم بە ڕێکخراوەکانی دەرەوە بگەێنن ئایا ئەم فشارانە کاریگەریانە بێت لەسەر حکومەت و لەسەر ینی ئازادکردنی زیندانیانی بادینە سپاس دەکەم من لەوە دەست پێکەم کە فشارەکان کاریگەریان هەبووە یان ئەبێت ڕاستی کێشەکە لەوەیان نییە کە فشارەکان لەو ئاستایانین کاریگەریان هەبێ بەڵام گەورەترین کێشەی بەردەم کۆمەڵگەی مەدەنی لە هەرێمی کوردستان ئەوەیە کە دەسەڵاتێکی ستەمکاری بێباک هەیە کە جۆ بە ناڕازایی خەڵک نادا ئەو خەڵکی کە ئەیسە لێرەیە نمونەیەکە لە کۆی ئەو کۆمەلگایی کە تێکڕا لەو دەسەڵاتە ناڕازین یعنی دەسەڵات وابیر نەکاتەوە کە تەنها ئەو مەجموعە خەڵکە چالاکە مەدەنی و ڕۆژنامەنووسە لەو دەسەڵاتە یا لەو ڕەفتارانەی دەسەڵات تایبەتی لە دۆستی زادانی ئازادی خوازانی بادینان لە نواندوێتی نیگەرانە بۆیە شارەکان بە تاکید کاریگەری خۆی هەیەلانی کەمپیشاندانی ڕەتکردنەوەی ئەو بڕیارە نادادپەروەرانەیە کە دەسەڵاتی سمکار لە ڕێی دادگاوە سەپاندوێتی بەسەر ئازادی خوازانی بادینان بەڵام پەیامێکی ڕوونتر بۆ هەموو لایەک ئەوەیە ڕەتکردنەوەی ئەو مەهزەلەی دادگایەیە کە هەر جارە وە پاساوێکی ناڕەوە جارێک بەهۆی زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیان ڕوسمان لە سلێمانیەوە لەگەڵمانە بوو. بڵێ دەچینە لای هاوکارمان جلال پێمان بێ بە هەمان شێوەش لە قەزای چەمچەماڵ گرتبوونەوە هەیە بۆ پاڵپشتیکردن لە گیراوانی بادینان. جلال سڵاوت لێبێ ئەگەر بە خێرایی زانیاریەکانی ڕۆژمان بۆەوە بگوازیتەوە.
بەڵێ کاکشوان سڵاوتان لێ بێم کاتتان باش دیارەوەک ئاماژت پێکرد هاوشێوەی بەشێک لە شار و شارۆچەکانی دیکەی هەرێمی کوردستان ئەمڕۆژ لە قەزای چەمچەماڵ لە بەردەم دادگای قەزاکە ژمارەیەک لە مامۆستایان و ڕۆشنبیران و چالاکانی مەدەنی و ڕۆژنامەنووسان گرتبوونەتەوە بۆ پشتگیری لە دەستگیرکراوانی بادینان و بەیاننامەیەکیانێ بۆ پێی کە وتت بە خێرای ئاماژەی پێ بکەم ڕاستە و خۆچمە لای خۆیان کاک عەبدولسەمەد شێخ حەسەن چالاکی مەدەنی ئەگەر بکرێ بەیاننامەکەمان بۆ بخوێنتەوە ڕاستەوە خۆ فەرموو. بەناوی خوای بەخشندە و میێرەبان بۆ دامەزراوەکانی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان ڕای گشتی و نوێنەری وڵاتان لە هەرێم ئەمڕۆ جارێکی تر دادگاکانی دەسەڵات دوور لە بنەماکانی دادگەری و مافی مرۆڤ پرۆسەی دادگایی ژمارەیەکی تر لە ئازادی خوازانی بادینان بەڕێوە دەبن کە بێ ڕەچاوکردنی هەموو مافێکی ئاسایی و سەرەتایی مامەڵەیان لەگەڵدا دەکرێت و دۆخی ژیان و تەندروستی بەشێکیشیان زۆر خراپە. خەڵکی ئازادی خوازی کوردستان زیندانیانی بادینان و زیندانیانی بادینان ئەو کەسانن کە بەهۆی بەرگری لە ماف و خەمی گشتی لە زینداندان هەر بۆیە ناکرێت بە تەنها جیان بێڵین بە تایبەتیش ئەو کەسانە بەهۆی داکۆکین لە چین و توێژەکان و موچەخۆران و مامۆسایان و ئازادی گشتیەکان لە زیندان تون کراون بەم پێیە ئەرکی هەمووانە خاوەنددارەتیان لێ بکەین وەک دەبینین هەموو حیزبەکان ئێستا لە بانگشەی هەڵبژاردندان و داوای دەنگ لە خەڵک دەکەن کەچی کەیسی زیندانیانی بادینان فراموش کردو یان هەندێک جار بۆ بانگشەی هەڵبژاردن بەکاری دێنن لەم پرۆسەیەدا دادگایش کەوتۆتە گەمەی دەسەڵات و بنەماکانی دادگەری پەیڕەو ناکرێت و زۆربەیان پەڕاویان نییە و لە زیندانی ئاساییشدا ماونەتەوە و کەیسەکانیان بە پێی بنەماکانی دادگەری مامەڵەی لەگەڵدا ناکرێت و زۆر جار وەک شەڕی دەرونی دادگایان دوا دەخرێت ئەمەش پێشێرکردنی ڕوونی مافی مرۆڤە. لەم سۆنگەیەوە داواکارین لە هەموو ئەو کەسانەی ناو دەسەڵاتی دادوەری کە ئەم کەیسە بە سیاسی و نادادگەری دەزانن هەڵوێز دەربڕن و خۆیان لێ بێبەری بکەن. بەو پێی لە بنەڕەتەوە کەیسەکە سیاسیە و سەرۆکی حکوومەت پێش دادگاکەوت و بە ئاشکرا دەستێوەردان هەیە ئەمەش ماف بە پەرلەمانی کوردستان دەدات چاودێری ڕەوشی زیندانیان و ڕێڕەوی دادگاییان بکات و قسەی یەکلاکەرەوەیان هەبێ. لە هەمان کاتدا ئەرکی لایەنەکانی پێکهێنەری حکوومەتە ڕاشکاوە لە ناو ئەنجومەنی وەزیراندا خاوەنداری لەم کەیسە بکەن و هەڵوێستی ڕوون و کۆنکریتیان هەبێت و پیشانی خەڵکی بدەن کە بەکردار بەشێک نین لە ویستی حکوومەت بۆ سزادانی ئەو زیندانیانە. هەروەک دەبێ بزانین لایەنە ئۆپۆزیسیۆنەکانیش بەرپرسیارن و ئیشی جددی ئەوەیە بە یەک دەستی داکۆکی لەم کەیسە بکەن. سەرباری ئەمەش سەرۆک کۆماری عێراق و بەرپرسیار دەکەین پێویستە هەڵوێستی ڕاشکا و کردەی هەبێت لەبەر ئەوەی وەک پۆستەکەی سەرۆکی عێراقی فیدرالە و هاوکاتیش لەگەڵ بەشێکی دەستگیرکراوان لە پەیوەندیەکی سیاسی و ڕێکخراوەییدا بووە. نایشارینەوە لە سەرەتاوە تا ئەو کاتەی ناوی بەشێک لە قۆنسڵخانەکان وەک تاوانبار لە کەیسەکەدا هاتبوو هەڵوێستیان هەبوو بەڵام ئێستا هەست بە بێدەنگی ئەوانیش دەکەین هەر بۆیە لێرەوە جارێکی تر داوا لە هەموو قۆنسڵخانەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەین کار و گوشاری پێویست بۆ ئازادکردن و کۆتاییهێنان بەم کەیسە سیاسیە بکەن. زۆر سپاس بۆ پەیامێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمانەوە. بەڵایزان لە دنیای سیاست و هەروەها ئەو ئاڵۆزی هەیە دێینە دەرەوە هیوادارین هەموو لایەک ئاسوودە و ئارامن بە هیوای ئازادی بۆ ئەو ئازیزانەشیکەوە ڕاگیراون. لە تەوەری دووەمی بەرنامەکەمانە بابەتێکی گرنگ هەیە و بابەتێکی خۆشە و پەیوەندیدارە بەم وەرزە و بەم کات و بەم ساتەوە ئەویش خواردنە کوردەواریەکانن لەناو خواردنە کوردەواریەکانیش خواردنێکی تایبەت هەیە کە پاییزان ئامادە دەکرێت بە پرۆسەیەکی دوور و درێژ و لێ دەنرێ پێی دەوترێ ترخێنە و بۆ قسەکردن لەسەر سوودەکانی و ڕێکارەکانی بەرهەمهێنانی و تاوەکو و لێنانی خواردنیشی میوانداری زۆر بەڕێز کاک پشتیوان نووری ئەندامی کۆمەڵی ڕۆگناسانی کوردستانمان کردووە. کاک پشتیوان زۆر بەخێربی پێش هەموو شتێکیش داوای لێبوردنێکی باش لەکەین تۆزێک بۆی ئەو پەیام لێرانەمانەوە لە تەوەرەکە دواکەوتین دوبارە سپاس دەکەین بۆ ئامادەبوونەکەم. پێناسەیەکی ترخێنەمان بۆ بکەیت ترخێنە ڕەنگە جیلی نوێ زۆر ئاشنا نەبن پێی. بەڵێ زۆر ڕاستە ترخێنە خواردنێکی تەواو کوردەواریە بەڵام هەر کورد نییە کە خۆی بە خاوەنی ئەزانەیە لە منتیقەی رووسیا و بەڵقان و ناوچەی ئەنادۆڵ و تورکیا و ئەوانیش هەرخواان بە خاوەنی ترخێنە ئەزانن چونکە ترخێنە مێژوێکی زۆر کۆنی هەیە لە کۆنەوە بەکار هاتووە بە تایبەتی خواردنێکی پایزە و بۆ زستانێ لەبەرەوەی گەرمیەکی زۆر باش و وزێکی زۆر باش بە جنسەی ئینسانە بەخشێت چونکە ئێمە لە وەرزێکی تەواو وشک و گەرمەوە ئەچینە وەرزێکی تەڕ و ساردەوە لەو کاتەیە پێویستە ئینسان جستەی خۆی گەرم کاتەوە بۆی دوور بێ لە پەتاوەرزەکان
هەر لە کۆنەوە حەکیمەکانی کورد و خاتونەکانی کورد لە ماڵەکانە هەستیان بەمە کردو ئەم خۆراکە تەواو تەندروستە و بەرگری لەش بەهێزەکە دژی سەرما بە تایبەتی کاتێک کە وەرز ئەگۆڕێت هەموو کەسێک مەعارزە بۆ توش بوون بە هەڵامەت و بەتاوەزیەکەن لێ ڕێکارەکانی لەوە کاتەکەی کەی دەست بە دروستکردنی دەکرێت و ئەو پێگاتانە خۆراکیانە چین لە نێو ئەم خواردنەدا کاتی دروستکردنەکەی ئەتوانی هەر لە سەرەتای پاییزەوە پێش پاییز دەست پێ بکە ئەو کاتە ئامادە ئەکرێت بە شێلم و گەڵای شێلم و بڕوێش و ئەو پێکهاتانە نۆک و پێوا بێنە جار ئەوانە لە دوایە بەکاردێت چکە ئەوە پێکهاتەکە ئامادەکەیە بەڵێ وەکو کە پێکاتەکە دروست کرد وەکو دوایینەی لێکرێت سەرکی گەورە گەورە دائەنرێ کە دانرا وشکە بێتەوە و ڕێکارێکی زۆر تایبەت وشکێکەنەوە کە وشکیان کردەوە تر هەڵەگیرە بۆ زستان ئەتوانی هەر بە تەڕیش هەڵگیری بۆ وشکی بەڵام زۆربەی ماڵەکان بە وشکی هەڵەگرن بۆ زستان کاتێ لە زستان بتێبیکەی بە چێشت ئەو کاتە ڕێکارەکانی جیاوازە و ئەتوانی ئەنواعشی ئەو پێگاتانی پێکهاتەکانی سەرەتای جیاوازە لە دروستکردنی وەکو چێشتەکەی سەرەتا کە دروستەکرێ وەکو دوێنە دروستەکرێ بە شێلم دروستەکرێ پێکهاتی سەرەکیەکەی شێلم و گەڵای شێلم و بڕوێشە بەم شێوازە دروست ئەکرێ ئەخوسێندرێت ئەتشێندرێت تا تقریبان 10 ڕۆژ 15 ڕۆژ حەسبە تەڵەب هەتاوەکو بە تەواتی پێ ئەگا شوێنەکەی لە شوێنێکی کەمێک گەرم و تاریکا دائەندرێ ئامادە ئەکرێت دوایی تر دێنی وشکی ئەکەنەوە چۆن دوێنە وشکەکرێتەوە بە سەلکی گەورە گەورە دائەندرێ ئیتر دوای کە بتێبیکەی بە چێشت ئەوە چێشتەکەی شێوازێکی کەیە ئەو شێوازەی تری ئەتوانی چەند خۆراکێکی تێبکەی وەکو نیسک و نۆک و ئەتوانی گۆشت و کشمیش و هەندێک ماڵەیە گوێزی تێکات هەندێ ناوچە بۆ ناوچە فەرقیە بەڕاستی لە ناوچەی گەرمیان لەگەڵ کوێستانەکان فەرقی هەیە چونکە ناوچەیە زۆر ساردەیە زۆر سارد نییە کە زستانی لێ هات بە تایبەت لە ناو زستانیش ئەو ڕۆژانەی کە تەوژمێکی سەرمادە یا بەفر دەبارێگە بچیتە بەشێکی زۆر لە ماڵەکانی گوننشینەکان یا خۆت قەزا و ناحیەکان بگرە شاری ئەو گەڕەکە قەدیمیانەی کە خانم کابانی بە تەمەنی لێیە مستەحیلە و ڕۆژە ترخێنە لێنراوە یعنی من تەجروبەم کردو زۆر جار چەند ماڵێک ڕۆیشتوم ترخێنە هەبوو ینی هەر بەڕاستی زۆر وایە کە تۆ و ترخێنەیە دەخۆی لەو جەوە سارد و هیلاک و تااقت پڕۆکێنەیە تۆ هەست بە گەرمیەکەکەی ینی ئەم سەرچاوانەی وزە لەم بینەوە وەریدەگی چ سوودێکی تەندروستی بۆ جەستە هەیە و زۆر جار خەڵک دەڵێ ئیژۆڵان ناخورێ ئەمە تامی ترشە ئەو هەمووی بەسەر چووە وشک بۆ تۆ شکلی ناشرینە بە پێچوانەوە ئەگەر بۆمان باسکەیت ئەمە چی سفادەیە گوەرەگرین بەدەر لەوەیش کە هەم چێژیشی وەلێوەردەگی هەم گەرمیشمان دەکاتەوە جگە لە چێژ و تامە تایبەتەکەی کە جیلی تازە بەڕاستی پێی ئاشنا نەبووە تام و لەزەتێکی تایبەتی زۆر باش و زۆر خۆشی هەیە بۆیە ئەو هەموو وزێت پێدا تۆ نیسکی تایە نۆکی تایە نیسک و نۆک و ئەمانە زۆربیان لە ڕووی مەزاج و مەزاجیان گەرمە کە وتمان وەرزی پاییز سارد و بەرەو ساردی ئەڕۆین زیاتر سارد و وشک و ڕۆژێت گەرمە ڕۆژێ ساردە زیاتر بەلای ساردی ئەڕۆین کە بەلای ساردی ئەڕۆی پێویستە لە زستانە بە تایبەتی لە زستانە پێویستە بۆیە تۆ خۆراکێکی گەرم وەرگری لە زستانە تۆ ئەگەر خۆراکی ساردوەرگی بەردەوام سەرماتە بەردەوام ئاو بەلوتا دێتە خوارەوە بەردەوام تووشی هەڵامەت ئەبی اینجا ئەم ترخێرەیە پێشتر ترشێنراوە هەر شتێک کە ترشێنرا وەکو وەکو دۆینە ئەمانە بەکتریای سوودبەخشی تایە بەکتریای سوودبەخش ئێستا ئەمڕۆ جیلی ئێستا خەڵکی ئێستا گەورەترین کێشەی ئەم سەردەمەی ئێمە نەبوونی بەکتریا سوودبەخشەکانە کە بەکتریای سوودبەخشمان نەبوو هەموو کەسێک بە ئاسانی تووشی پەتاوەرزەکانە بێت تووشی قۆڵۆنە بێت تووشی کێشەی قەبزی ئەبێت تووشی کێشەی زۆربەی نەخۆشیەکانە بێت ئێستا زانکان زۆربەی نەخۆشیەکانی ناوسک و کۆندامی هەرس ئەگەرنەوە بۆ نەبوونی بەکتریای سوودبەخش ئەم ترخێنەی ڕێژێکی زۆر باش بەکتریای سوودبەخشی تایە بۆیە کە ئەیخۆی ئینسان هەست بە ئارامێکی زۆر باشەکە وزەیەکی زۆر باش دەدێت تاقێکی زۆر باش دەدێت ئەو کاتیش هەزمی زۆر ئاسانە ینی کێشە بۆ مەشاکیلی ماعیدە و قۆڵۆن و ئانە دروست ناکە ڕاستە پێکهاتەکانی پاقلەمەنیتیایە بەڵام تعدیل کراوە ینی زۆر بە شێوەیەکی زانستی لە بواری زانستی مەزاجناسیە سارد و گەرم لێک دراوە بۆ ئەوی جەستە پێویستی بە شتێکە هاوسەنگ بێ ئەم خۆراکە تەواو هاوسەنگە بۆ جەستە ئێستا ئێمە بۆ نمونە تۆ لە پاییز بە دواوە شووتی بخۆ تێکتەدا بۆ لەبەرەوەی جەستا پێویستی پێ نییە جەستە پێویستی پێنێ بۆ خی گەورە شووتی کردوتە هاوینەوە شتەکانی کردوتە هەندێشتی گەرم هەیە لە زستانە
ئەمانە ئێمە جستەمان پێویستی بە ئەم خۆراکە گەرمانێ لە زستانە بۆی جستەمان گەرم بێ بەرگری لەشمان بەهێز بێ دووربین بە تایبەتی لە پەتاوەرزەکان هەڵامەت و کۆکە و سەرما و بۆی تۆ جلێکی زۆر نەکەیتە بەرت پێویستە ئەو خۆراکە تەندروستانە بخۆی بۆی هەست بە سەرمانەکەی و جستە دائیم گەرم بێ بە تایبەتی لە لادیەکانە ئەوە بەکارهاتووە بۆی جستەیان گەرم بێ تووشی نەخۆشی نێت. کاک پشتیان لەوەی کە ئێستا لە سەرەتای دروستکردنیدایە پێش ئەوەی کە بگاتەوە مەرحەلەی کە بکوڵێنرێت و لێ بنێت لێرەدا کە ئەوە بە کاڵی دەخورێت سوودی دەبێت بە تاکید سوود و لەزەتێکی زۆر زۆر خۆشی ئەوەی خواردبێتی من خۆم بۆ خۆم زۆر زۆر شەو پێرەشەو بنوازانم ماوەسا کاروان بەشیان زۆر زۆر تونە ینی تون شتێک ترشێک ترش و مزرە ترش و مزرە وتمان بەکتریای سوود بەڵی غازێکی مەیلۆغاز لە مەیلۆغازێکی تیا ئەوە چی وای لەو غازە کردو ئەوە بەکتریایە ئێمە دوو بەکتریامانە بەکتریای سوود بەخش و بەکتریای زیان بەخش ئەم ترخێنەیە کە پێ ئەگەر لە سەرەتا بەکتریای سوود بەخش پێگەێنێ ئەم بەکتریا سوود بەخشا چێ ئەوێ دوور بێ لە مەشاکیلی ماعیدا لە مەشاکیلی قۆڵۆن من بۆ خۆم تەجروبەم کردووە چەند ساڵیشە تەجروبەم هەیە لەسەری داینە حەزەکەی 6 مانگ داینە هیچ کێشەی نییە چونکە ئەمە ترشێنراوە وەکو سرکەی سێو هەمان سیفەتی سرکەی سێویە بەڵام بە شێوازێکی جیاواز ئەم ترشاندنە زۆر زۆر سوودیە ئێمە زۆر لەم سەردەمە زۆر پێویستمان بەم خۆراکە قەدیمە کوردەوارانە هەیە لەبەرچی لەبەرەوەی ئێستا خەڵک زۆر جاری وای بێ ڕاوێژی پزیشک ئەتێ ئەنتیبایۆتیکەکان بەکاردێنێ کە تۆ حەپێکی ئەنتیبایۆتیکە خۆی دژە بەکتریا ئەخۆی بەکتریای باش و خراپە کوژێ بەڵام ئێمە بۆ هاوسانکردنەوەی بەکتریا سوود بەخشەکانمان پێویستە دۆینە ترخێنە ئەم سرکەی سێ و ئەم خواردنە سروشتیانە بخۆین هەنگوین بۆی بەکتریای سوود بەخش لە ناوسکمانە زۆر بێت کە بەکتریای چونکە بە ملیارات بەکتریامان هەیە ناوسکە ئەم بەکتریانە کە کەم بۆیەوە ئینسان تووشی قەبزیە بێ ئینسان تووشی هەوکردنی ئینتیابی گورچیلا بێ هەوکردنی ئینتیابی ماعیدا بێ حتا تووشی خۆ نەخواستە هەندێک زانان مەترسیە بۆ توشبوون بە شێر پەنجەش نەبوونی ئەو بەکتریانە زۆر باشە کاک پشتیوان عەقڵگەرایی کۆمەڵگای کوردی و کابانان و وەروەها پیاوانی ناو کۆمەڵگای کوردی ترخێنەیە دۆینەیە دۆخەوایە برنج بە نعنایە تشیە شتیاوی خەڵوژەیەکی تێکی نازانم تشیش پێڵێن قڕا و خۆشا و قڕاومان هەیە لە مەنتیقێڕانیە یعنی ئەم خواردنە کوردەواریانە بە دیاریکراویش بۆ وەرزە سەختەکان ئێستا فاستفودمانەیە کنتاکیمانەیە پیتزامانەیە پەنیر نازانم بەچیمان هەیە تۆ مقارنەیەک بکەین ئەم عەقڵگەرایی زوو ئەمەی ئێستا ینی گرنگیدان گەڕانەوە بۆ ئەمانە لە ڕووی تەندروستیەوە و لە ڕووی هەر هیچ ناکلتوریشەوە چەند گرنگە چەند لە فەراغین بەڵێ ئێستا ئەگەر دیقەت بدەیت لە هەموو جیهانە گەورەترین کێشەی دنیا خەریکە لە بەداخە و لە وڵاتە هەژارەکانیشە گەورەترین کێشەی دنیا کێشەی قەڵەویە ئەمڕۆ ئێمە کێشەیەکمانەیە کێشەی قەڵەویە بۆ لەبەروی خەڵک خواردنە خێراکان زۆر ئەخوا خواردنی چەور و خێرا و خێرالێنان و فاتفوسەکان ئەوانەی کاوا بەس خێرایی لێ ئەندرێ و ڕۆنێکی زۆری تێ بەکاردێ و چەورێکی زۆری تایە ئەمانە هەمووی زیانەیە ئێستا ئەگەر تەماشا بکەی هەر بۆ نمونە سەریکی ئەلبومی ماڵەکەتان بکە جیلی هەشتاکان نەوەتەکان لەگەڵ ئێستا زۆر فەرقیەیە زۆر بە دەگمەن کەسێک هەبوو قەڵەو بێ ئەگەر قەڵەوێکیشی قەڵەو بواە هی خواردن نەبوو ئیلا یان هۆکاری نەخۆشیە بوو یاخود وەکو وراسە بۆی مابوو بەڵام بەداخەوە ئێستا چونکە خەڵک دوور کەوتۆ لە خواردنە کوردەواریانە لەو خواردنە سروشتیانە ڕێژەیەکی زۆر زۆر بێ ئەندازە بەداخەو قەڵەویمانەیە ینی زۆر زۆر گەنجێک دێت تەمەنی 20 ساڵە سەرەکەی چەوری خوێنی بەرزە سەرەکەی شەکرێتی سەرەکەی زەختێتی سەرەکەی مەعارزە بۆ توشبوون بە شەکرە بۆ لەبەرەوەی ئەمە ڕێژەیەکی زۆر وزەی وەرگردو ئەم وزانە کە جەستە پێویستی پێ نییە ئەگەر بێت و خواردنە کوردەوارەکان خوا هەفتەی 2 جار 3 جار 4 جار یان هەر نەبێ ڕۆژی ژەمێک ئەم خواردنە کوردەوارانە بخوا هەرگیز چەوری خوێنی بەرز نابێتەوە توشبوون بە شەکرا زۆر زۆر دوورە بێتەوە لەی قەڵەو نابێ کێشەی قۆڵۆنی نابێ ئەم پەتاوەرزیانە بە ئاسانی کاری لێ ناکە ئێستا بۆ نمونە تۆ سەریکە خەڵکێکی تووشی کۆرۆنا ئەبێ زۆر بە ئاسانی لێی دەرباز ئەبێ بۆ لەبەری بەرگری لەشی بەهێزە ئەم کەسە پێشتر جەستەی ئامادە کراوە کە ئامادە کراوە بۆ ئەو جەنگە ئەو بەکتریایە دێتە ژوورە ئەو ڤایرۆسە دێتە جەستەی ئینسانەوە کە شەڕێکت لەگەڵاکە دەرەقەتت نایە دەرەقەتی مەناعەکەت نایە زۆر بە زووی لە کۆڵت ئەبێتەوە بە ئاسانی بەڵام کەسێکی وایە جاری وایە تەمەنی 20 ساڵیشە بەداخەوە ئێمە لە کۆرۆنا سلمان دیکەوە بەرگریش زۆر زۆر پێویستە خواردنە کوردەوارەکان زۆر زۆر خواردنە سروشتەکان زۆر پێویستن ئێمە گرنگی پێ بدەین ئەگەر پێشتر ئامادەکاریت بۆ کردبێ ئەو کاتە ڤایرۆسەکانیش نەک بەکتریا ڤایرۆسەکانیش دەرەقەتت نایە زۆر بە ئاسانی نەخۆشەکە تێپەڕێنی و لەوێ 2 ڕۆژ 3 ڕۆژ تایەک یان بە کۆکەیکی بەسیط ئەدگرێ و بەرتەدا بەڵام ئەگەر جەستت ئامادەکاریت بۆ نەکردبێ و پێشتر گەشت بێتی بە هەرچێک خوارد بێت و گوێت بە تەندروستی خۆت نەدابێ و خواردنە کوردەوارەکانت نەخوارد بێ سەرەکەی ئەو بەکتریایە خود ئەو ڤایرۆسە بە ئاسانی
جستەی تۆ داگیرەکە و ڕنگ بێخوا نەخواستە بێتە هۆی مردن و بەداخەوە بینیمان چەندەها کەس تەمەنی 20 ساڵە 25 ساڵە مردووە بە ڤایرۆسی کۆرۆنا زۆر بەداخەوە. زۆر باشە کاک کوشتیان وەک دەزانی ئەم خواردنە لە پلەیەکی گەرمی زۆرە دەبێت بکڵێنێت بەها خۆراکەکەی لەدەست نایات ئەو پلە گەرمیەوە لەگەڵیشیدا چەندێک بخورێت کە ئەو سوودەی دەبێت کە بیگەێنێ بەجستە. خۆی ئێمە شتێکمان هەیە ئینسان هەم لە توبە هەم وەکو سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دائیمە خواردنەکان کەمخۆر و دائیمخۆر بین چونکە کەمخۆر و دائیمخۆر بووی ئەو کاتە ئینسان سوود لە خواردنەکەیش بینی بۆ مەسەلەی کوڵاندنەکەیشی تۆ هەمووی پێکەوە ناکوڵێنی نیسک و نۆک و ئەوانەی کە ڕقن کە کەمێک پێویستیان بە کوڵاندنی زیاترە ئەوانە لە منجەڵێکی بخار ئەکوڵێنرێ بە تەواتی ئامادەکرێت ئەنجا تۆ ترخێنەکە دێنی پێشتر لە ناو ئاوی گەرما دای ئەنەی ناو ئاوی گەرما کە دادنا نابێ ئاوەکەی بەڕێژی لەبەری وتمان ئەمە بەکتریای سوودبەخشی تایە خۆی شیتەڵە بێتەوە دوای ئەوە تێکەڵ ئەکرێت هەمووی ئەکرێتە سەر ئاگەرێکی کێس ئەکوڵێنرێ و ئامادە ئەکرێت بەو شێوازە ئیتر دوایەوە هەیە ڕۆنی کوردی تێکە هەیە زەیتی کونجی تێکە هەیە زەیتی زەیتونی تێکە ئیتر ئەتوانی بۆ نمونە هەیە حەزیلێ زەردەچێوی تێ بکە هەیە حەزیلێ بەهاراتی تێکە بیبەری ڕەشی تێکە ئەوەی تر بکرێتە سەر تەبیعەتی کەسەکان و ناوچەکان. خواردنێکی هەیە لەگەڵەمە بخورە زیانی هەبێت کە خواردنێکی کە نابێ خواردنە ساردەکان بخورێ بۆ نمونە تۆ ترخێنە خۆی نابێ ماستاوی لەگەڵا بخۆی ئەمە هەڵەیە چونکە ئەو ئێمە پێویستمان بە وزەی گەرمە ماست و ماستا و ئەمانە وزەکەی ساردە لە کێشە بۆ ناوسکت دروستەکە لەو کاتەیە کێشەی قۆڵۆن و ڕنگ بێ غازات و ئەوە دروستکە ئەو وزە گەرمێت کە پێویستە بە گوێری پێویست پێت نەدا چونکە تۆ سادیەک و گەرمێک تێکەڵەکەی ڕنگ بێجاری وایە ساردەکە زاڵە بێتە سەر گەرمێکەیە ئەو کاتە ئەو سوودەی تۆ ئەتەوێ نابێت دەستت ناکەوێت لە خواردنەکەیە. زۆر باشە کاک پشتیوانگیان دەستەکانی خۆش بێ ڕاستی بابەتی ترخێنە خسۆباسی گفتوگۆی زۆرتر وەردەگرێ بەڵام کاتی بەرنامەکەمان ئەبێ کۆتایی پێبێنی ئینشەڵا لە دەرفەتی تر لەگەڵ بەردەوامە بین ئەگەر بە کۆتا پەیامێت بگەیەنیت سپاس دەکەین. کۆتا پەیامی من ئەوەیە لەم کاتەیە چونکە ئێمە هەر ئەمڕۆ چەند پلەیەک پلەی گەرما داعەڕێزێ ئێمە لە گەرمەوە ڕاستەوخۆ ئەچین بۆ سارد ئەمە ئەگەر ببینی دقت بدەی ئەوانەی مناڵە نەبێت لە قوتابخانەکان سەرەکەی هەمووی تووشی کۆکە و هەڵامەت و ئەوە بووە تکایە من تکام وایە ئەوەی کە بۆ چوونمان وایە یعنی لێکوڵینەوەمان کردووە زانە قەدیمەکانیش وا ئەڵێن کە وەرزی سەرما دەستی پێک ئیتر ئەبێت تۆ دەست هەڵگری لە خواردنە ساردەکان وەکو ماست و خەیار و شووتی و ئەوانەی کە ساردن نابێ بخورێت ئەگەر خورایش بۆ نمونە بەیانان ماست ئەخۆی ئەبێ یان خورما لەگەڵی خۆی یان هەنگوین بۆ هاوسەنگکردنی ئەوە منداڵان پێش ئەوی بچن بۆ قوتابخانە با خورما بخۆن کە خورمات خوارد جەستەت گەرمە بێ ئەو کاتە بە ئاسانی تووشی هەڵامەت و پەتاکان نای پێویستە بەهارات و خواردنە گەرمەکان زیاتر لە وەرزی زستانە بەکاربێت. زۆر سپاس بۆ کاک پشتیوان نوریەندامی کۆمەڵی ڕۆکناسانی کوردستان سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی. زۆر سپاس بۆ کەناڵی پەیامی خۆشەویست هیوادارم بەردەوام من لەم جۆرە بەرنامانە بەڕاستی پێویستمان پێێتی بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگای کوردەواری خۆمان بۆ ناسانی خواردنە کوردەوارەکان و ئەوانەی کە پێویستە لەمە دوا بخورێت لە زستاندا بەتایبێت. زۆر سپاسان. بەڵێ بینەرانی عزیز بەم شێواتینە کۆتایی پرۆگرامی ڕۆی پەیامی ڕۆژ بەخواتان سپێت. خواتان